بینەرانی خۆشەویست ئامادەوانی بەڕێز تاڵی ئەمڕۆ لەگەڵتان بۆ پێشکەشکردنی زنجیرەی شەشەم لە بەرنامەی هەنگاوی یەکەم. پێنج زنجیرەی ڕابردوو تایبەت بوو بە هەڵبژاردننی 12 بەشدار بوو لە کۆی 52 بەشدار بووی سەر کورسی سوورەکان کە هاتوونەتە سەر کورسی شین. لەم بەرنامەیەدا گفتوگۆ لەگەڵ ئەو 12 بەشدار بووەکەین بۆی بزانین پرۆژەکانیان چۆن گەشیان پێداوە، چیان ئامادە کردووە، چی گۆڕاوە لە چاو جاری پێشوە. گفتوگۆکەمان گفتوگۆیەکی تایبەت دەبێت لەگەڵ یەک بێکی بەشداربووەکان و ئێوەی خۆشەویستی جەتوان ئەگەر پرسیارێکتان هەبێت تێبینیەکتان هەبێ بەشداری بکەن، پرسیار بکەن چ لە من چ لەوان تاوەکو بە هەمومان بتوانین وەڵامی هەندێک پرسیارمان دەست بکرێتەوە و بزانین ئایا کام پرۆژەیە باشە، کام پرۆژەیە ڕەنگە زۆر باش نەبێت و پێویست نەبێ، کام پرۆژەیە خەلەلەکەی لەکوایە، کامیان ڕەنگە زۆر باش بێ کێشە بێت. هەموو ئەم گفتوگانە هەڵەگەین بۆ ئەم بەرنامەیە و پاش بینینی راپۆرتێک یەکەم بەرنامە گەشت. تا ئێستا پێنج زنجیرە لە بەرنامی هەنگاوی یەکەم پێشکەش کراوە، واتە سەرجەم کورسێشینەکان پڕ بۆتەوە و ئێستا لە قۆناغی دووەمی بەرنامەکەدای. ئەو بەشداربوانەی پرۆژەکانیان پەسەند کرا ئێستا لە قۆناغی کیلۆی ژیانیاندان و بەرچاوڕوونن لەسەر چۆنێتی کارکردنیان. سەرەتا پێش دەستپێکردنی بەرنامەکە بەشداربووەکانمان لەلایەن شاسوار عەبدوڵواحید پێشکەشکاری بەرنامەکەوە وانەیەکی لەسەر شێوازی کارکردنی نوێ پێوتنەوە و دواتریش لەگەڵ ئامانج ڕاوێژکاری بەرنامەکە فێری چەندین شتی نوێ بوون لەسەر چۆنێتی گەورەکردنی پرۆژەکانیان. خاوەنی یەکەم کورسی شینی بەرنامەی هەنگاوی یەکەم بەم شێوەیە باز لە گرنگی کۆبوونەوەکە دەکات. تەمان مەشروعەکانی ئێمە تا بەپێی زانیاری خۆمان بوو، ینی زانیاریەکانمان کەم بوو. کاتی ئەو کۆبوونەوەانەمان کرد مەشروعەکانمان زیاتر بەقووەتر کرد لە ڕووی ڕێکخراویەوە، لە ڕووی بیزنس پلانێکی پێشکەوتوو باش کە چۆن ڕۆژەیەک کە پێشتر تەقدیممان کرد چۆن بوو ئێستا بێکینەوەمان گۆڕاوە چۆنە لە ناو کۆبنەوەکانەوە ئەو زانیاریانمانەوە گرت. تەمان لە ڕێی کاک ئامان لە ڕێی کاک شاسوارەوە زانیاری باشمانەوە گرت کە ئەگەر لە بەرنامەکەش سەرکەوتوو نەبین ئەتوانین پرۆژەکانمان بگەینە کەسانی تر کە چۆن ئەو پرۆژەیە تی بگەین. لە ئێستادا ئێمە لە قۆناغێکی نوێداین لە نێو بەرنامەکە بەدڵنیاییەوە تا دێت کاری بەشداربووان لە نێو بەرنامەکەدا قورستر دەبێت تا بتوانن باوەڕ بە سەرمایەدارەکە بێنن تا پرۆژەکەیان پەسەند بکات و بیکاتە پرۆژەیەکی گەورە. داوام لەو 12 بەشدار بووی ئەم قۆناغە ئەوەیە کە پێویست دەکات ئیتر لێرە بەدواوە ورد بن، زیاتر ورد بن، ئاگان لە ژمارەکانیان بێ، لە وردەکاری پرۆژەکەیان بێت، چونکە قۆناغ بە قۆناغ کێبرکەکە قورسترە بێت. ئێمە ئەگەر لە سەرتاوە چەند پرۆژێکمان هەڵبژاردبێت لە بەرووی لە کۆی 2400 پرۆژەکە ئەم پرۆژانەمان پێ باش بوو، بەڵام وردەوردە تا قۆناغی کۆتایی تەنها ئەو پرۆژانە ئەو پرۆژەیە دەمێنێتەوە لە قۆناغی کۆتاییدا کە باشترینە، کە زانیاری ودیتە، کە کەسی خاوەن پرۆژەکە خۆی هیلاکرەوە دەم پرۆژەکەەوە و کە بیرۆکی تازەی تێدایە. بۆیە پێویستە لەم قۆناغە بەدواوە وردەوردە هەوڵ بدەن کە جیاواز بن. ئەگە پرۆژەکانیشان بوونێکی هەبێ ئەبێ ئەمان بیر لەوە بکەنەوە کە لە چ شتێکا جیاوازە بن، چۆن جیاوازە بن لەو پرۆژەی کە ئیسە لە کوردستانە هەیە یان کە لە شارەکەمانە هەیە. پێکەوە بینەری بەرنامەیەکی نوێی هەنگاوی یەکەم دەبین کە لەم بەرنامەیەشدا بەشداربووەکان ئەمانن: دووبارە سوپاس. تەڵەن بەرنامەی ئەمڕۆمان کە وەکو باسم کرد یەکەم بەرنمەیە کە 12 بەشدار بوو هاتوونە سەر کورسیشین. لەم بەرنمەیە گویان لێگرین بزانین چی تازەیان پێەیە وە گرنگیان بەرنمەیە لەوەیە کە ئەو قسانی ئەیکەن کاریگەریە بێت لەسەر بڕیاری ئێمە وەکو لیژنەکە بزانین کام لەم 12 بەشدار بووە ئەمێننەوە و کامیان نامێننەوە. گرنگە هەم بۆ ئێوە هەم بۆ ئێمەش کە بزانین چۆن مناقەشەی پرۆژەکە ئەەکەین، کێ تا چه ئاستێگەتوانێت وەڵامی و پرسیان باتەوە گەر ئێمە هەمان بێەوە کولیژنەکە و چۆن ئەتوان قەنەعەت بە ئێمە بکەن کەەوە پرۆژەی ئێوە سەرکەوتووە. یەکەم بەشدار بوو ساکار لەتیف و نارین سەربەز ئەوەی پرۆژەی یانی ئەسسواریان هەبوو. بەگومان هەستێکی خۆش
ڕۆژم هەیە کە توانیمان کورسیشین بەدەست بێنین و یەکێک بووین لەو 12 کەسەی کە دڵی لیژنەمان بەدەست هێنا. ئەو خاڵە لاوازانی کە لە بەرنمەکەی پێشوە پێیان وتین لەسەر پرۆژەکەمان و هەروە ئەو تێبینیانی کە لەسەر پرۆژەکەمان هەبوو لە بەرنمەکەی پێشوە توانیمان بەپێ ئەو تێبینیانە بتوانین کار بکەین و زیاتر پرۆژەکەمان گەورە بکەین و بتوانین زیاتر بەرەو پێشی ببین. بەڵێ بێگومان ڕۆژمان بە چەند کەسێک کردووە کە شارەزایەکی باشیان لەو بوارە هەیە و چەندین زانیاری باشیان پێ هاوین کە ئەتوانین لە بەرنامەی داهاتووە لە بزنس پلانەکەمان بە باشی بخەینە ڕوو. پرۆژێکی وا لە شارەکە ئێمە بوونی نیە کاتە کەسی شارەزاش لەم وارەیان نیە تەبان ناتێت و نابێت شاری سلێمانی لە پرۆژێکی وا بێبەش بێت کە خەڵکی شارەکەی من زیاتر ئارەزوی شتی تازەگەریەکەن تامەزرۆم بۆ شتێکی تازەکەری بۆ بزنس پلانەکەش ئێمە هەوڵێکی چاکمانناوە بۆ ئامادەکردنی بزنس پلانێکی باش بەڵام ئێمە چاپێکەوتنمان لەگەڵ کەسێکا دانابوو بەهۆی ئەوەی کە لە دەرەوەی وڵات بوو دوای ماوەیەکتر ئەگەڕێتەوە ئەگەر بۆ بەرنمەکانی داهاتوو ئیشەڵا ئێمە ماینەوە ئەتوانین بزنس پلانێکی باشتر ئامادە بکەین بەڵام ئێستا خۆشمان هەر تێچوون و شتەکانمان کردووە ئێمە لێرەیە من هەر بۆ تۆش و بۆ بەشداروانی تر ئێستا ئەم بەرنامەی گوێگرتنە لە ئێوە بە زۆر تەسیریە بێت لەسەرەوەی کە بڕیاربن کێنێتەوە ئەگەم لاحەزەمان هەبوو ملاحظەتانینێ بۆ بەرنامەی داهاتوو بۆمان ئامادەکەن چون کامەیە کەم بەرنامەیە کە ئێمە ڕوبەڕوو یەکترێ بینین قسە ئەەکەین بۆ یەگەر شتێکم هەبوو پێتان بڵێم و دیسانەوە بۆ چ ڕۆژی داهاتوو بۆم ئامادە بکەن بەڵێ بگومان ئێمە لێرە پێویستمان بە شوێنێکە کاتە لێرە ئەبێ پارەی شوێنێکی سابتمان هەبێ و پێویستمان بە ئەسپی باش ئەسپی جۆری باشمانەیە ئێمە ڕاستە ئەسپی ئینگلیزی عەرەبی ئەمانە هەیە لە کوردستان بەڵام ئەم ئەسپانەش جۆری باشی هەیە من یەکشت بە تۆڵم ئەگەر بۆ منە داهاتەکەی کە تۆ لەم پرۆژەی منادایانەی $100 بێت من ئەسپێکی باش بێنم بۆ ئەسپێکی $500 هەیە لێرە ئەسپێکی $500 من لە دەرەوەی وڵات تۆی باشی بۆ بێنم ئەتوانم بە ساڵێک ئەو داهاتی تۆی بە پرۆژەکەی من بە ئینتاجی 2 ئەسپ بۆ تۆی دابنەمەوە ئەو $1 ملیۆن کە حسابت کردووە لە چیە سەرکەن من لە کڕینی ئەسپەکانە من بە تقریبان لە سەرتا تەبعاً ئەبێ پرۆژەکە زۆر بە گەورەی دروست ناکەم دواتر بە داهاتی ساڵانەکەی خۆی پرۆژەکەم گەورەتر و جوانترەکەم من ئەبێ شوێنێکی دیزانێکی جوانم هەبێ بۆی کەسەکان زیاتر سەردانی من بکەن و ئەگەر جارێک هاتنەوە بۆ جاری جوان بێنەوە من لێرەیە بۆ چەند شتێک ئەم پارێن پێویستە یەکەم بۆ شوێنەکەم کە پێویستە شوێنێکی جوگرافیای باشی هەبێت ئاو هەواکەی باش بێت شوێنێک بێت دوو بێ لە ژاژار و قەرەباڵغی شار کە ئەمە بۆ گەشتیاران ینی هەدەفی گەشتیارانە ئەسب سوودی زۆریشی هەیە ناکرێت هەردی لەوە بکەین ئەم پارێ ڕۆچی خەسارەکەین ئەسب سوودەکانی زۆرە یەکێک لەوانە داهاتی ساڵانەی ئەسب بۆ ئیسامانی ئاژەڵیەکەی وانە کە بەکاردێت لە چەند شێوازێکی جیاوازە بۆ منە ئەتوانی تۆ نمایشی ئەسپی پێ بکەی ساڵانە ینی ئەتوانی تۆ نەک بڵێ منافسی بازار نیە وەکو کاڵاکانی تر منافسی جیهانی هەیە لەگەڵ ئەسپەکانی ترە یاخود پێستەکەی یاخود خوردیەکەی بڵێن چۆن بڵێ پێ باشتر وایە بڵێن نۆکەی کە زیاتر بەکار دەهێنرێت دەتوانین لە زۆر شتی جیازا بەکاری بێن هەروەها بۆ چارەسەرکردنی زۆر نەخۆشیش بەکارهێنرێت و زوش چاکە بێتوانێت لە ڕووی نەخۆشکەوتن شتەوە بەسەر جای پرسیارەکەی منەیە ئەو $1 ملیۆن چۆن دابش کردو لە خیاڵی خۆتا بەتەمای بی بەچی پێم بڵێ ڕەنگە $1 ملیۆن تێبچێت من ئەیەم بە ئەسب ئەیەم بە شوێنەکە سەرەتاوانێ ئەتوانین بڵێن تۆ ئەسپێک ئەهێنی مەرج نییە ئەسپەکانی هەمووی ئەسپی تەواو و تۆکمە بن لەوەی ئەسپێک بێنی حەملی هەبێت لۆچە ئەسپێکی تر بن ئێوە لە پرۆگرامی پێشترا وتان ئێوە ئەتانەوەی بەکرێدانتان هەبێ فێرکردنتان هەبێ وانەوتنەوەتان هەبێ ئەوە زیاتر بۆ دەرهێنانی بەرهەمەکەیەتی مەسەلەن تۆ لە چیا خەسارێک ئەگەر یارمەتیم بێ بۆی نقطەیەکە پێ بڵم تۆ ئەگەر بەکرێدانە بێ ئەبێ مەجموعەیەک ئەسپی هەبێت تایبەت بۆ بەکرێدان وام ڕێبی بکەی وا تربێتی بێ کە تۆ ئەم ئەستانە بەس بۆ بەکرێدان ئەگەر فرۆشتنەکە ئەبێ تۆ بە بەردەوامی هەبێت چونکە ئەو هەستی کە لە لاتە فرۆشی نامێنێ ئەبێ یەکێکی تر بینی تۆ جێگیوانیە بۆ فێرکردنەکەش عینیشە دەبێت تۆ ئەو ئەستانەوە ڕابێنی کە فێرکە کەواتە تۆ مجموعەیەکی زۆر لە ئەسبتەوێت
لا عینەن کاتاکە تۆ مجموعە ئەسپە زۆرت هەیە شوێنی تایبەت پێ بۆ بەخێلکردنیان دکتۆری تایبەت پێ بۆ ڕاهێنان بۆ ئەوەی کە ئاگای لیان بێ و ئاگای لە سەحەتیان بێنی پێچوەکی زۆرترێت تۆ چۆن ئەم $1,000,000 و دابش کردو بەسەر ئەم بەشانی کە تۆ دیاری کردو من بە تۆ ئەڵم من بۆ شوێنەکەی بۆ کڕینی ئەسپەکانم بۆ کڕینی پێداویستی ئەسب بۆ حەزمانێ پێمان بڵێ مەسەن شوێنەکەی چەند لە خیاڵی خۆتادا ئەسپەکان لەبەری من حلێ پێڵم بۆ نمونە ئەگە بزان پارێکی زۆر داناوە یارمەتیم بە ئەگە بزان پارێکی زۆر داناوە بۆ شوێنەکە لە بیدایەتە کەس نایە بۆ بزنسێ پارێکی زۆر با بە ئەرز لەبەر خاتی ئەسپێکە بای $2,000 بۆ نمونە بای $5,000 تۆ یەکەم جار ئەبێت بە کرێ شوێ بگریت یان لەگەڵ پرۆژێکی گەشتیاریە ڕێکەوی شوێنەکەی لێوەرگەگەم لە سای 20 دێمێ بەس پارەی ئەسپەکانی پێویستە بۆچی بۆ ئەگەر تۆ سەرکەوتوو نەبووی ئەگەر زانیت پارە دەرنانێتەوە دوایی تۆ بەس پارەی ئەسپەکەی فرۆشتەوە شتێ زەرەکەی نەک تۆ بی ئەرزێ بکرد دوای ئەزگەش پێ ماڵ بەسەر خۆتەوە و ئەیش بۆ نەفرۆشێتەوە لەبەرەوە ئەڵەم لە خیاڵی خۆتانە یا حساباتانی کردوتە من جارە بەزێن بزانم ئەسپەکان چەند ئەسپە تقریبا بە هەموویەوە چەندی تێچەوە تا حساب کردووە مەسەڵەن 10 ئەسپە 20 ئەسپە بە هەموویەوە $10,000 تێچێ $20,000 تێچێ پێشەوەش تخوا جوابیەوە بیتەوە بازام ئەوان ملاحەزەیەکی و دەڵێن هەندێک کەس هەیە بە حساب لە دەرەوە ڕەنگە کۆمنتی کوای یابیە لە خەڵگەڵێت باسی دەفتەر دۆلارەکەن زانم باسکەم ڕوونیکەوە من خۆم لەگەڵەوەیان کە بە زمانی ئاسایی خەڵک قسە بکرێ بە زمانی بازارش قسە بکرێ و دەفتەر دۆلار عیب نییە ئێماڵین $10,000 بۆ خەڵک شڕونەکەینەوە کە $10,000 پێوتێ دەفتەرێ لەبەروی ئەم بەرنامەیە بۆ هەموو کەسێکە بۆ کەسێکە کە دانیشتۆ لە ماڵ و گوێی لێگرێت کە لە ئۆفیسەکەی گوێی لێگرێت کە لە شارە لە دەروی شارە خوێنەوارە نەخوێنەوارە مهندسە دکتۆرە محاسیبە یان حەت شتێکە ئەمانەی ئەم بەرنامەیە هەموو کەسە لی تێبگات لەبەرەوە هەر بۆ معلوماتشان خەڵکی وازان شتانە عیبە لە دەری شۆیستە بە لە ئەمریکا بە $1 ئەڵێن بۆ نە بۆکس یا بە هەزاری ئەڵێن مەسەنەوە گراند یا مەسەن بە $1,000,000 ئەڵێ بلۆک یعنی ئەو شتانە هەیە و لە هەموو وڵاتێکا مصطلحاتانە هەیە پێویستمان بۆ نییە کاتێک کاڵین $100,000 کەسێک بینی حاسیبەیەک بێنێت و حسابی بکات بزانێت $100,000 چۆنە ئەمەمانەیە بە زمانێکی سادە قسە بکەین هەموو مالێکی تێبگەین و هەموو کەسەکان کە لە تیڤیۆ ئێمە بینێت لێمان تێبگات تاانمێ هەر بۆ بینەرانی ڕوونکەمەوە کە ئەم بەشدار بۆ بەڕزانی کە لێرەن خوێندکاری زانکۆن هەم زانکۆی سلێمانی هەم زانکۆی کۆمار هەم زانکۆی ئەمریکی و تقریبا اختصاصەکە و مەجالەکەی خۆیان نزیکە لە مەجای کێمە گفتوگوی لەکەین بۆیە من حەز دەکەم هەر ئەمان وەکو خوێندکارێکیش ئێمەش سوودیان لێ ببینین و هەم ئەوان ژەگەشتێکیان لە خەیاڵا بێ پرسیارێ بکەن بۆی بەنامەکەمان تۆزە تەفاعلی بێ زانم لە دەرەوەی ئەم لیژنەیە لە دەروی بەشدار بۆکان حەزەکەم زانم خەڵکی دەرەوە پرسیاریان چییە یەکەمیش لێرەوە دەست پێەکەی نەگە سوڵتە کەسێک لەگە سەرم پرۆژەیە پرسیاری کێ ئەگەر مایکەکە بووم سەردا دەستخۆشی بەناو من محەممەد ڕەمەزان لە زانکۆی کۆمار بەشی بزنس دەستخۆشیان بەرنامەیە بۆ هەموو ئەم ئەندامانەی کە لێرە کارێکی زۆر مەزنەکان هەرێکیان سەرەتا پرۆژەی ئەم دوو خوشکە عزیزە پرۆژەکان زۆر مەزنەوە کوردستان زۆر دەمێک و پێویستی بەم کاری ئەمان بوو چونکم لە هەولێر هەیە نمونەی دانی چوک و ئەوەی ئەوان لە سلێمانی نییە سلێمانی زۆر بێبەشکراوە لە زۆر شت لە زۆر لایەنەوە بەڵام پرۆژەکەی ئەمان یەشێ لەو خاڵانی کە باسێکە هەتا ئێستا باسی ئەویان بۆ ئێمە نەکردووە لەم پرۆژیانە ئایا ئەو کەسانی کە هێنن پێویستان بە ڕاهێنەر ئێوە خۆتان نایزانن هیچ ئایدیەکتان لەسەری نییە ئەو ڕاهێنەرانی کە هێنن بڕەپارەیەکی زۆریان ئەوێ وەکو ئەی بینین کەوچەکان لە کوردستان لە دەرەوە شەردێت تو نایزانیت تویکی خۆتن لەوانی کە نایزانیت ئەو متڕیبەدانی کە ئەیێنیت چی چەندیان ئەوێ لەکوێ ئەیان هێنی لەکوێ دایانەنەی ئەمانە هەمووی کولفەی ئەوێ دوای ئەوە تۆ کارشاسوار پرسیاری ئەوەی لێ کردی ئەڵێ چەند ئەسپێت تا ئێستا تۆ جوابی و پرسیارون هەیە ئەوە تۆ ئەبێت تۆ عدەدی ئەسپەکان جیاوازکەیت ئەسپێ هەیە بۆ ڕاهێنان ئەسپێ هەیە بۆ لێفرۆشتن ئەسپێ هەیە بۆ جوانی ئەمانە هەرێکیان جیاوازن ئەبێت تۆ داهاتێکی داتایەکی وا بێت بە کارشاسوار کە بزانێت پڕی ئەو پارەیە چەندێکە سوپاسانەکەم دەستان خۆش بێت دەست خۆش سوپاس جا من پرسیارەکەی کاک محەممەد وانە بەڵێ با پرسیاری کاک محەممەدتان شێوەیەکی لێ بکەم منش پرسیارم کرد ئەبێت تۆ پێم بڵێیت دوو جۆر کۆست هەیە یەکیان کۆستی تێچوونی دوو جۆر تێچوونیە تێچوونی دامەزراندن کە پرۆژەکە چەندی تێچێ و تێچوونی ئەوەی پیاڵان ڕەنین کۆست بەڕێوەبردن ئەوەش دوایی چەندی تێچێت جا لەبەروی من ئیستا زۆر قسان لەسەرم پرۆژەیە کرد و لە پرسیارەکانی تۆ شازام زۆر باش خۆت ئامادە نەکردەوە ئەگەر دەتوانن چەند تێبینیەکم بۆ بنووسن یا دوایی گوێ لە بەرنامەکە بگرەوە و تێبینیم بۆ بنووسن عەزل لەبێت یەکەم تێچوونەکەم بۆ بکەن بە دوو بەشەوە تێچوونی دامەزراندنی بیدایەت
لەگەڵ تێچوونی بەڕێوەبردن تێچوونی دامەزراندن بۆم دابش بکەن کە بۆ نمونە مهمترین شت ئاگاتان لێبێ ئەسپەکان چەندی تێچێ ئامادەکردنی شوێنەکەی چەندی تێچێ ئامادەکردن ئاخر خاڵ بۆم بنووسن کە بیکرین یانی کردن ئەویان ئاخر خاڵ بە ئۆپشن واتە بە بژاردە بمەنێ ئەگەر بیکرێنەوەی تێچێت یارمەکەم بەس باشەکان بۆ تاڵکن ئەگەر بیکرێنی تێچێ ئەگەر بە کریشی بگرین دوای ئەم حەقلە نەقلەبێ بۆ سەر تێچوونیەوەی کە بیوتم بەڕێوەبردن لە تێچوونی بەڕێوەبردنە حسابی خواردن و ئەوە نییە ئیدارەدانی ئەو ئەسپانە و ژیان و یانی ئەو پێداویستانی کە هەیەە ئەوە حسابەکەی مدەڕی تێچوونەوە حسابەکەی ئاو کارە باشی توە ئەگەر حساب بێ ئەگەر شوێنەکەشمان بەکرێت ئیشمان بۆ حساب بکەین ئەزەر نەبێ ئەم دوو تێچوونم بۆ حسێ بکەن ئەوەکو تێچوون دوای ئەوە فکرەیەکم بنێ کە بزان بە تەسەوری ئێوە ئەمە کە خەڵکێگێ فێریەکەن چەند ئەو شێوازانە چێکەوە پارەی پێپیاکەن پارە پیاکردنەکانشم بۆ بنووسن بڵێن لەمە ئەو نەپیاکەین ئەمەش پارە پیاکردنەکەیەتی دواتر لە ئەخیرە ئێوە پارە پیاکردنەکەتان هەیە تێچوونەکەشتان هەیە تێچوونی بەڕێوەبردنەڵێم لە یەکی دەرەکەی قازانجی ساڵ پێمێنێتەوە بەم قازانجەی ئێوە من ئەزانم ئەوەی کە تێچوونی یەکەم جار هەموو پرۆژەکەتان چەندی تێچێ ئەزان بە چەند ساڵ پارەکەی دەرێنێتەوە ئەمە ئەگە کەسێکی اقتصادیشتان لەگەڵانە بۆی کە خۆ دەڵی لە دەرەوەی ئەگەر هاتۆ باش ئەگە کەسێکی اقتصادیشتان لەگەڵانە بوو سێ-چوار پرسیارە ئەوێ بگەڕی ئیستا دوای ئێوە من شتێکتان بۆ ڕوونەکەمەوە بۆی هەر بەعام بزان کە بزنس چۆن سەرکەوتووە بێ ئەبێ بگەڕیت و خۆ زانیاری کۆکەیتەوە باشە فەرموو سەرەتا دەستخۆشتان لێکم بەڵام مەسلەی ئەم بزنسە مەسلەی ژیانی زیندەوەرە وایە تۆ ناتوانین زمانی ژیانی هیچ زیندەوەرێ بکەیت نەخۆشی لە ئارایە لەوە ئەچێت لە هەر دەقەیەکا بمرێت وایە ئەو ئاژەڵە ئەمە لایەنێکە لە زەرەر لایەنێکی تر مەسلەی ڤێتەرنەریە تۆ هیچ حسابێکە بۆ ئەوانە کردووە چونکە کاتێک کە تۆ باسی داهاتی سافی ئەەکەی کە ئەمێنێتەوە بێژگە لە مایە و ئەم شتانە ئەبێ حسابی ئەوانە و کردبێ ئەوەش لێ دەرکرد بێ تۆ بە نەمبەر ئیشەکەی مەسلەی وەڵامی کەسەکانیش ئەو پرسیارەکەم بۆ ئەمان وەڵامێکە بۆ تۆ کەوتێ وەڵامی دەوروبەر وەڵاممان دەست ناکەوێت شتێکە پێوترێ لە ئینگلیزیە پێوترێ ئلیڤیتەر سپیچ تۆ تا چنێکە توانی قەناعەت بەو کەسانی دەوروبەرێ بکەی باشە کە وەڵامیان هەبێ بۆ تۆ ئەمانەکەوێتەوە سەر زمانی خۆت سەر ئەو داتایانەی کەلاتە سەر ئەو شتانی کەلاتە کە قەناعەتکەی بە دەوروبەرەکەت ئەو مەسەلەی ئلیڤیتەر سپیچە ئەوەیە کە تۆ لەناو مەسعەدێکا بی لەگەڵ کەسێکا بۆ نمونە لەگەڵ کاک شاسوارەیەکە بینی نەک لەم بەرنامەیە لەناو مەسعەدێکا بینی توانیت بە ماوەی 30 سانیە قەناعەتی بکەی و پرۆژەی تۆ بکات بەڵام من هەسەکەم لێرەیە کاتمان کوشت و ئەو شتە ڕووینەیە قەناعەتت بە ژنەکە نەهێناوە هیچ زیاتایەکی زیاتر هەیە بۆ هیوادارم من پرسیاری زۆرم کردووە بگرێ بە تێکڕای نزیکەیش ئەزانم چەندێکی تێچێت و ئیشزانم چەند جۆری ئەسبێ نەک بە کوێراناتم بەڵام کاک شاسوار ئەڵێمە شتێکمێ بە دەقیقی شتێکی باش شتێکی تۆکمان منیش ناتوانم ئێستا شتێکی پێ بڵێم لە بەرنامەی داهاتوە قسەکەم بگۆڕم کە شتێکی تۆکمە بڵێ تەنانەت ئەوەشەوت کە بە تەقریبی دەستان خۆش بێ بەس بۆ حەڵقەی داهاتوو بۆ زنجیری داهاتوو عەزەنەبێ ئەو 4-5 زانیاریەمان بۆ ئامادە کرد جارە شانسی خۆتان ئیمڕۆ کەس ناچێتە دەرەوە دەستان خۆش ئەسب سواری و ڕاهێنان لەو بوارەدا یەکێکە لە دێرینترین چالاکیەکان لە جیهاندا بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەسب سواری و پێشبڕکێی ئەسب سواری پێگەیەکی تایبەتی هەیە لە جیهانی وەرزشدا زۆرێک لە وڵاتانی جیهان گۆڕەپانی جیاوازیان هەیە بۆ چۆنەتی بەخێوکردنی ئەسپەکان و ئەنجامدانی مەشق و ڕاهێنان و پێشبڕکێ لەو گۆڕەپانانەدا ئەو ڕاهێنەرانەی لە بواری ئەسب سواریدا کار دەکەن لەو بڕوایەدان پێویستە ئەسب سوار بزانێت چۆن مامەڵ لەگەڵ ئەسپەکاندا دەکات چونکە ئەوانیش بیر دەکەنەوە و کاردانەوەیان دەبێت بۆ شێوازی مامەڵەی ئەسب سوارەکان بۆ دروستکردنی پرۆژەیەکی نمونەی ئەسب سواری پێویست دەکات بە نزیکەی $500,000 بۆ بەرهێنان بکرێت لە سەرەتای پرۆژەکەشدا دەبێت بیر لەوە بکرێتەوە ئایا چ جۆرێکی ئەسب بۆ ئەو یانە ئەسب سوارێ دەهێنرێت چونکە هەر جۆرەکان بە شێوازێکی تایبەت لە ڕاهێنان و پێشبڕکێ بەکار دەهێنرێت پرۆژەیەکی لەو شێوەیەش دەبێت هۆی گەشەپێدانی کەرتی گەشت و گوزار لەلایەک و لەلایەک تریشەوە گەشەپێدانی جۆرێکی وەرزشە کە لە هەرێمی کوردستاندا وەک پێویست گرنگی پێنەدراوە.
طبعا هلا سر او مناقشەی ئەم و بە گشتیش بۆ هەموو بەشداربووەکانی تر بۆ ئێوەش بۆ پێی ناڵم بەشێکی زۆریەوە خوێندکارن لەو بەشانەی کە ڕەبتان بە مۆزۆیە حەزەکەم شتێکتان بۆ ڕوون بکەمەوە لەسەرەوەی کە چۆن بزنسێک سەرکەوتووە بێ چۆن تۆی بە سەرمایه‌دارێکی سەرکەوتوو یاگەر فکرێکتان هەبوو چۆن سەرکەوتووە بن لایەنی کەم شتەکەتانەکەن بە پرۆژەیەکی حساب بۆ کراو نەک لە خۆتۆ بڕی پرۆژێ بکەی. ئەگەر هەچ کەس لە ئێوە یا لە بینەران فکرەیەکی بزنسی هەبوو بۆی دڵنیا بێ لەوەی سەرکەوتووە بێ من چەند خاڵێکتان پێڵێم ڕەچای ئەم خاڵانە بکەن احتیمال هەیە سوودی لێوە بگرێت. یەکەم ڕێکخراوی دەستخۆشم زۆر ناخۆش وەزەخوای تەختەکە یەکجاروانیە یعنی بە عەرەبی منەظەم. یەکەم شت ئەوەیە کە ئەبێ ئێوە خۆتان کارەکەتان ڕێکخراو بێ ئەو بیرۆکەی لە مێشتانە هەیە ڕێکی خەن شتێکی لە ئینگلیزی ئەوە نیە تو-دو لیست ئەوەی کە پێویستە بیکەی چ خاڵێک بنووسەرەوە چیتان پێویستە بۆم فکرێتان بۆ نمونە ئەوەی وەکوی باسماکە مەسا ئەماڵە شوێنێک موێ من زەلامێکی اقتصادی موێ یەکێک تاڵ من مەطعمێ دانم شێفێک موێ قسە لەسەرکەم یەکێکی اقتصادی هەموو ئەم خاڵانە بنووسنەوە لای خۆتان تو-دو لیست واتە ئەو لیستی کە پێویستە جێبەجێ بکەی و هەموو ڕۆژە کە خاڵێکیان جێبەجێکی خەتێکی بەسەرا بێنە بۆی ئەوەی کە جێبەجێ نەکردەوە بزانی کام جێبەجێ نەکراوە. دووهەم زانیاری مهمترین شت زانیاری کۆکردنەوەیە هەچ کەسێکە بە تەمای بزنسێکە بە تەمای فکرەکە ئەبێ زانیاری کۆکەنەوە زانیاری کۆکیتەوە لەسەر بازار زانیاری کۆکیتەوە لەسەر منافسەکان زانیاری کۆکیتەوە لەسەر شوێنەکان زانیاری کۆکیتەوە لەسەر ئەسپەکە زانیاری کۆکیتەوە لەسەر جلەکە زانیاری کۆکیتەوە لەسەر وڵاتەکە و زانیاری کۆکیتەوە لەسەر خەڵک ئەچی ڕاپرسیەکی لەناو خەڵکاڵی بەڕای تۆ شتێکی وا حەز لێیە ئەگەر ئەمە هەبێت تۆ ڕاو چییە ئەمیان ئەکریا ئەمیانەکەی لەبەرەوە زانیاری کۆکردنەوە زۆر مهمە. سێهەم منافس ڕکابەرەکانتان کە زانیارەکانە کۆ کردەوە سێهەم شت کە لەنا ئەو زانیاریانە دەری هێنی ئیسفادەی لەکەی ئەوێ بزانی کێ منافستە کێ لە تۆ بزنسەکەی باشترە کێ لە تۆ بزنسەکەی ئەوە نیە کە هەیە موجودە تاڵەوەی تۆ جارێت فکرێ ئەوەی کە هەیە لەوەی تۆ بچووکترە بێ کێش لە تەسەوڕێکی لەوەی تۆ گەورەتر بێت ئەوەی کە بچووکترە بزانین تۆ چی لەو مهمتر هەیە خزمەتگوزاری چیەکەیت ئەوەی کە لە تۆش گەورەترە بزانین تۆ پێگەیتەوە ئەوە زۆر مهمە کە دەراسەکردنی منافسەکانتان. چوارەم مجازفە واتە سەرکێشی ئەمە بە ئینگلیزی پێڵێن calculated risk تاوان ئەوان تۆزە محافزەکان ڕەندن خۆم لە ژیانی خۆمەوانە و بێتم ئەڵێ ئەم مجازفەی کێکێ بێ حسابی بۆ کرد بێت ئەمە زۆر مهمە چکاگەر ئیشێ مجازفەی تیان نەبێ دڵنیا بە زۆر سەرکەوتو نابێت بەڵام بە پێی پێوەرە اقتصادەکان ئەڵێ بێ حساب بۆ مجازفەکە بکەیت هەرچەند بە سەراحەتان بێ من خۆم تەجروبەیەکم هەیە جاری تریش گێڕامەتەوە هەموو ئەو شوقانی گوندی ئەڵمانیەکم کە دروست کرد هەش ئیمارم دروست کرد هەچی خەڵک بوو پێوتمی شوقە نافرۆشێت جای تژۆ نوێم گێڕاتەوە بەڵام ئەو یەک ئیمارە بکە لەبەری احتیمالە کەس نێوێت چونکە خەڵک فێری شوقە نەبووە من هەر هەشتیم پێکەوە کرد بەهۆی ڕکلامێکی زۆر و هەر هەشتیشم فرۆش ئەمە مجازفەیە بوو. پێنجەم کریتر داهێنان مهمترین خاڵ داهێنان ئەبێ ئیشێ ئەەکەی داهێنان بێ داهێنان بەمانای ئەوە نییە بڕۆ ئیسە شتێ دروست بکە لە عالەمانیە مەطعمێکەکەیتەوە ئەبێ لە مەطعمەکە تا بڕگەیەکی تیا لە مەطعمێکی ترا نییە تۆ محاسبێکی شەریکێکی حسابات دانێ بێ سەرویسێکە بێ کەسێکتر نیەتی دکتۆرێکیت ئەبێ لە عیادەکە و سەرویسێکە بێ کەسێکتر نیەتی مهندسێکی بە هەمان شێوە دوکانێکی لە ناو بازار شتێکی جوانەکەی سەرنج ڕاکێشی کەسێکتر نیەتی مۆسیقای لە شوێنێکا دانی کەسێکتر نیەتی واتە بێ لە مەجارەکەی خۆتانە بیرتان لە بازرگانی کردەوە ئەبێ بیر لە داهێنان بکەنەوە ئەبێ بڕگەیەکی تیا بێت داهێنان بێت شتێکی تازە بێت کە خەڵکی تر نەیبێت. شەشەم بەردەوامی هاوڕێیان بەردەوامی زۆر مهمە هیوام وایە کە هەم ئەگە بینەرانی ژەگە خەڵکێک لە دەرەوە کەسابەتێکە کەت زۆر مهمە بەشێکی زۆر کە لە وڵاتی ئێمە کاسبی فەشەل هێنە لە بەروی بەردەوامی نان بە ئیشەکانە تەحمولیان نییە هەموو ئیشەکە لە بیدایەتا قورسە لە بیدایەتا کاتە ئێوە تاچێتە سەر پێی خۆی ڕەنگە زەرێش بکەیت
ڕەنگە زەرەرەکە و یا بەدەست خۆت نەبێ یا بەدەست خۆش بێ خۆ بە مەقصودی زەرەر بێ لە خۆ پارێکی زۆر سەرکەوت تا خەڵک ڕاکێشی ئەبێت تەحملتان بێ بەشێکی زۆری خەڵکی ئێمە مەطعەمی ئەکاتەوە شوێنی ئەکاتەوە پاش سێمان داخە توانای نییە ئیداری ئەم پرۆژەی بە تەحملی نییە لەگەڵیان بۆیە بەردەوامی مهمە لە بەروی ئەبێ مڕاعاتیەوە بکەن ئەوەتان لە خەیاڵا بێت کە ئیش سەرەتاکەی قورسە و مەسلێکی ئەوروپی هەیە ئەوروپا بەکاریانەیە ئەڵێ ڕۆما لە یەک ڕۆژ دروست نەکراوە ڕۆما بۆ هەموو حەزارەتەوە بۆ هەموو شوێنە مهمەی کەیسە هەیە خەڵگەچە سەیرەکە ئەڵێ ئێمە بە یەک ڕۆژ دروست نەکراوە واتە کاتی ویستووە تۆش بزنسەکەت ئەبێ کاتە هەبێ ئەبێت تەحملی هەبێ لەگەڵیان ڕۆژە لە ڕۆژان ئەگەی بە شتێک طبعا حوتەم قوربانیدان وەکو باسم ئیشە بیداتەکەی قورسە ئەبێ قوربانی بیت ئەوە زۆر زۆر مهمە لەبەرەوەی ڕەنگە پێویست کا بیدات خۆتی پێوە هیلاکەیت ڕەنگە پێویست کا نەچیتەوە ماڵەوە زۆر ڕەنگە کاتنێ بۆ خێزانەکە و بۆ چواردەورەکە و بۆ خۆت بۆ هەموو شتێکە من کاتی خۆی دیسانەوە ئەو نمونێتان باسکەمەوە ناڵم ئەمە مەبەستمە کە باس بکەم بۆی ئەگەر ئیسپادەیەکی بێ یاکێک سوودێکی لێ بگرێ کە گوندی ئەڵمانی یەکمان دروست کرد من هەموو ڕۆژێ حوتی بیانی یا 6 لەسەر ئیش 12 شەو ڕۆشتمەوە خۆم بەدەستی خۆم لەبەری مهندزم تاوان جیهازی لیڤڵم هێنە یا تێدۆلایت مەسحمانە کرد و لیڤڵی شوێنەکانم دانا و لەگەڵ چاڵی خانۆکانە بووم ئەساسی خانۆکانە بووم خۆم بەدەستی خۆم هەموو ئیشێکمە کرد تا 12 شەو جاری و تایکی شێژەماینەوە ئێمە تاکە شوێنی کە 3 شەفت ئیشمانە کرد بەڵام ئیسەوای لێ هاتووە ڕەنگە پێویست ناکات 4 ساعت لە کۆمپانیا بوو لەبەروی ئیشەکە چۆتە سەر سکەی خۆی بەس بیدات لەبەروی ئەمیز خۆم فەرزکەم لەبەروی ئەمیز ئیشەکەم سەرکەوتوو بێ لەبەروی ئەمزانی کە گوندی ئەڵمانیە گەگەر سەرکەوتو نەبێت سوێنە خەڵک گاڵتەم پێەکە بیشێمە دەست خەڵکڕەنەوەکو من نیکەن شەو ڕۆژ خەریکی ئیشەکەم بووم بۆیە قوربانیدان زۆر زۆر مهمە هەندێکا زەختێتە سەر وەکو پێزانە لەگەڵ عایلیان نەبی لەگەڵ چواردەوتان نەبی هیلاک بی ئەو نیە زەختە زۆر لەسەر بێ گوێمێنێ هەموو ئیشە بیدایەتەکەی واهیە هەشتم مشتری طبعا کەستەمەر سێڤیس کڕیار مهمترین شت لە وڵاتی ئێمە خەڵک گرنگی پێ نادات بەداخەوە تا ڕادەیەکی زۆر گرنگی پێ نادێت مشتریە کریارەکانمان دیقەتی باچی بۆ مەطعەمێک وەکو پێویست داوای ئاوەکەی بۆ نانێ وەکو پێویست داوای نانەکەی بۆ نانێ ڕەنگە بچی بۆ عیادەیە وەکو پێویست دکتۆرێک هەبێت جواب بنیاتەوە مهندسێ هەبێ خەریتەیەکە بۆ دوای شتێکی پێویستە بۆ ناهێنێ جواب بنیاتەوە دوکانارێکی تر مهمترین شتە گەویستان بزنسێکتان هەبێت سەرکەوتوو بێ گرنگی بن بە کەستەمەر سێڤیس واتە بە مشتریەکانتان بە کریارەکانتان لەبەروی کریار دوای ڕوالای کاری تر باسیەکاتەوە ئەڵێ من چوم ئەو شتم لە فلان کەس کڕیوە ئەو شتم لە شاسوار کڕیوە دوای ئەوەشم پێویست بوو زۆر هاوکاری کردم تۆژێ بیستەوە مرتاحە بێت چی بۆ لای یەکێک تریژە چێ بۆ لای ئەتوانی بەهۆی ئەمە خەڵکێکی زۆر زۆر لە خۆت کۆکیتەوە مشتریکی زۆر ڕابکێشی ئەگەر گرنگی بدەیت بە کەستەمەر سێڤیس دواتە خزمەتکردنی مشتری کەمە بەداخەوە وڵاتی ئێمەوەی کە بە خەیاڵیانانێ ئەم شتەیە کەم شوێن هەیە گرنگی بدا بە مشتری کەم شوێن هەیە تۆ بڕێتە دوکانەکەی بەدەم و لەفزێکی جوانەوە جواب بباتەوە بڵێ من لە خزمەتام چوار شتی پێ بگۆڕی بەلایەوە احتیادی بێ لە ئەخیشا لێشی نەکری هەر بەلایەوە احتیادی بێ منەم جار لەگە برادامە یەکەم سوعە دەڵم جارێ مەطعەمێکا بێ کێڵی ئاوم بۆ بێنە مۆڕە و لێکا کابرا پێی ناخۆشە یعنی لە دوکانێکا شتێ هەڵبگرێت دوایی نەدەوێت هەڵشێکا یەک ساعت عەزەتوانی و شەڵگرتۆ نادوێت ماعیم لە دەرەوە ڕووی دەجار دەقاتی پێێنی لەبەر یەکەی تاقیەکەی تۆ بۆ دەهێنن قیاسەکەی گەورەتر بچووکتر دوایاڵە نەمی سۆڵە قەیچەکە سەرچاوم بە خێرهاتی شەڵا بۆ جایتر خەڵک ئاواهی مشتری ڕاکێشە لای ئێمە یعنی وەکو وا بێت تااقەتمان نەبێت هی ئەوەی شەکامە نەبووە بەباو کەس بیر لەوە ناکاتەوە چۆن درێژخان بێ استراتیجی بکاتەوە تۆ بیر بکەرەوە ئەگەر احترامی مشتری بگری پاش پێ ساڵترم و خەڵگێ بۆ لای تۆ ناچە بۆ لای دوکان تەنیشتە ئەمە گرنگترین شتە ئەوە یەکەم تاوان لە بیرم چووکە باسی ڕێکخراوی کە وتمە بلیستێکتان هەبێ بینوسن بەداخۆ من پرۆژەم هەیە ئەوە ماوەی 8 ساڵە کۆمپانیام هەیە بە دەگمەن تا ئێستا مهندسێکم نەبینەوە کە چم بۆ لای مەرەقەیەکی پێ بە دەفتەرێکی پێ بێ ڕۆژانە ملاحەزە بنووسێت محاسبی ڕۆژانە ملاحەزە بنووسێت کەسێکتر مدیری پرۆژەکە کە ئیداریە ملاحەزە بنووسێت دەخاڵە بۆ بنووسێت بەیانی کە هاتەوە ئەم دەخاڵە خەتی پیاوێ نەبزانە کامی جەبەجێ کراوە کامی جەبەجێ نەکراوە من زۆر جار هەیە فریایی مەسەلەن 7 پرۆژەم هەیە یەک دنیا شتی ترمێک کە حەز ناکەم لێرە باس بکەم مەسەڵەن شتی خەونی میدیایم هەیە ئیشی میدیایم هەیە شتی خۆم هەیە شتی حیاتی خۆم هەیە ئیشی دەوائیرەکان کار کاسپی پارە ئیشی ئیداری مەنەجمێنت کە بە برادەرێک گەڵەوەڵەمەوە فڵان شت بۆ نەکردووەم تۆ موعید سعادە بۆ لە باش شاسوار تۆ چۆن بیرتە وازانە من عەبقەریم کاکە مەسەلەوە نییە من لای خۆم لە مۆبایلەکەم هەریستە تەکنۆلۆژیات پێشکەوتووە
نۆتێک خەزنەکەم موعیدم لەگەڵ تویا هەبێ لەگەڵ هەچ کەسێک هەبێ ئەڵم سبێنە سعادە فلان کەسە بێ فلانشتم بۆکە تەواو تیارە نییە کەچی خەڵکی تر هەیە مدیری پرۆژەیە کە ڕۆژی سەئیشی هەیە ئەڵم کاکەوە ئەوم پێوتی دەبینوسە ئەڵە پێویست ناکە لە بەرمە وەکو ئەووا بێ ئەم کۆمپیوتەر بێ کە شتێکی پێڵی یەکسەر لەبەریکە لەبەرەوە ئینسان چەنە زیرەک بێ هەر شتێکی لەبیرە چێ کە لەبیرە چوو ئیشەکە و خراپ بێ ئیشەکە و دوا ئەکەوێت لەبەروی فلانشتە لەبیر چووە بۆیە ئەو هەشقاڵە هیوادارم بۆ ئەم 12 کەسە 12 بەشدار بووە و هەر بۆ ئێوەی ئازیش کە خۆتان خوێندکاری بزنسن و بەشێکی یانی ڕەنگە پێویستان پێبێ و بۆ بینەرانیش هیوادارم ئەگەر توانیان سوودێکی لێو بگرن ئەمانە هەش بنەمای زۆر زۆر زۆرین بۆی کەیەکێک کەسابەتێکی هەبوو بزنسێکی هەبوو سەرکەوتو بێت دەستان خۆش بچینە سەر بەشداری دووەم کاروان باوەڕ هەستێکی ئێزگار خۆشم هەبوو لەگەڵ ئەمەشە هەستێکی زۆر زۆر تایبەتم هەبوو ئەوەنە تایبەت بوو کە وای لە من کرد کە تەسەوڕێکی نەفسی باشمە بێ کە ئیرادەی خۆم زۆر زۆر بەهێزە بەهێزتری کردم من یەکەم کەس بووم کە چوومە سەر کورسیشین لە وەرزی یەکەمی بەرنامەی هەنگاویەکەم لە زنجیرە یەکەمە کە ئەمەش خۆی لە خۆیدا هەستێکی زۆر خۆشتر بوو دوای ئەوەی کە گوێم لە پرۆژەی هاوکارە ئەو بەشداربووانە بوو کە پێشکەشی لیژنەیانە کرد لیژنە تێبینی خۆی بە بەشداربووەکان هات من لە ڕێ ئەم تێبینیانەوە توانیمە هەنێک خاڵی لاواز بۆ خۆم دروست بکەم دوای ئەوەی کە ئەو خاڵە لاوازانە بۆ من دروست بوو دیڕاسەیەکی باشی ئەو خاڵە لاوازانم کردووە کە بەجددی بیگۆڕم لە خاڵی لاوازەوە بۆ خاڵی بەهێزی پرۆژەکەم بخێربی سپاس ئەو کاتتان باشام خۆخسوتە بەحرێکی زۆر گەورەوە ئینجا زۆر ئازایەگەر لەو بەحرە توانی مەلەیەکی باش بکەیت زانێکی باش فەرموو بەڕاستی دوایەوەی بەرنامەکەم تەوا بوو چوومەوە بۆی ئامادەکاریەکان بکەم بۆ بیزنس پلانێکی باش ئامادەکەم خەڵکێکی زۆر پیرۆزبایی لێکردم و خەڵکێکی زۆر پێشنیاری بۆ کردم و ڕاوێژیان ئەو کرد کە یارمەتیم دەن و هەنێک ڕەخنەیان لێگرتم کە من باسی ئەمەزۆنم کردووە ئەمەزۆن بەتەنیا من پرۆژەکەم لەوە چاوەگرتووە کە نەک بەتەنیا ئەمەزۆن بەڵکو من ئەوەی کە چەند ساڵ لەناو ئینتەرنێت ئیشم کردووە متابعەم کردو و سایتەکانم زۆر کردووە ئەمەزۆنم بینیوە ئیبەی بینووە کە هەموو لە ئەمریکا هەیە لە وڵاتەکانی عەرەبیە کاشوو هەیە پرۆژەی سوق هەیە لە رووسیا پرۆژەی تر هەیە ئەمانە هەمووی بیکردنەوەی خۆم لێ وەگرتووە کە ئەمەوێ پرۆژەیەکی لەو شێوەی بیزنسە گەورە عالەمیە بکەم بە پرۆژەیەکی کوردی بۆیە ناویشم ناوە مۆڵلاین لە دوو مۆڵ کە ئابینی مۆڵێکی گەوراکرێتەوە مۆڵ سەرچاوەیە هەموو براندەکان کۆ کاتەوە لە شوێنێکە هاوشێوەی ئەم پرۆژەیە لە هەموو دنیای هەیە لە دەروی عێراق لە ناو عێراق لە ناو شەرقی ئەوسەط و تقریبا لە کوردستانی شاوەسان بزنسە زۆر باوە و کە زۆر پیشیان کردوێت و ئێستا فەیسبوک زۆر بەکارێنن بۆ مەسەلەی ئیکۆمەرس لەبەرەوە ینی منەمێ بزانم پلانی تۆ چییە بووی کە تۆ منافەسەی ئەو ینی ڕکابەری ئەەکەی یان ڕکابەرەکانت چۆن وان لەیەکی کە ڕێیان لێ بگری کە پرۆژەکەی خۆت خێتە مارکێتەوە بەڵێ پرۆژەکەی من لە چەند ڕوویەکەوە جیاوازە لەگەڵمانێتە بۆ نمونە کە باسی فەیسبوکت کرد من متابعەیەکی باشی فەیسبوکم کرد زیاتر لە دروست تقریبا لە هەولێرە 98 پێیت هەیە کە کاری گەیاندنی شتەکە کە هەنێکیان مۆڵیان ئەوە کۆگان هەیە کەرسەی کۆگاکانی خۆیان ساغەکەنەوە حەزەکە یارمەتی بە تخوا چەند پرسیارێکی لێکم بۆی تۆ ئێستا ئەم بەشداربووانە بەشێکی زۆریان خوێن لە بزنسان خوێن و ئاگادارن و بینەریش ڕەنە بەلایەوە گرنگ بێ تۆ ئەزانێ پێم بڵێ ینی حساباتێکم بۆ بکە
کە چۆن ئەم پرۆژەیە تاوان بۆ حەڵقەی داتمرجی سەجواب مێرۆ بۆی بۆ بزانین بۆ حەڵقەی دات چم بۆ ئاماداکەی ئەم پرۆژەیە شتێکم تەقدیم کە بەس بە نووسین چیت پێویستە باشە چی پێویستە و شتەکانم بۆ بنووسە بڵێ من ئەم شتانم پێویستە شوێن ئەجیزە سیارە مۆزاف هەموو ئەمانە ئەزانێ بۆ حساب بکە دیاری کرد دەستخۆش دوای پێشکەشم بکە باشە تەقدیمی بکە دوای ئەوە حساباتێکی بازارم بۆ بکە بزانن تەسەوەرەکەی قسم لەگەڵ خەڵکا بۆ بکە چەند کەس ئامادەی ئیش لەگەڵ تویا بکات باشە ئەوانم پێ بڵێ من ئەم شوێنانم قەنەعەت پێ کردووە منە شتەکە و جدی بێ بڕۆ لەگەڵ مۆڵا لەگەڵ دوکانە نای صاحب دوکانەکانم بۆ بنووسن نای شوێنەکان بۆ بنووسن ئێمە دوایی قسەیان لەگەڵا ئەکەینەوە من بزانم تۆ قەنەعەت بە چەند شوێنەکەی کە تۆ شتەکانیان بفرۆشی کەلوپەلەکانە ئەوم بۆ بکە عەزەنێ بۆ بەنامی داتووم ئامادە بکە باشە ئەگەر کەسێک پرسیارێکی بێ عەزەنێ بێت ئێمە دوو خوێنگاری بەشی بازرگانی ئەلکترۆنی لە زانکۆی کۆمار نای جەنابێ باوان ئومێت لە زانکۆی کۆمار بەشی ئی کۆمەرس تاکە پرسیارمان لەو پرۆژەی و پیاز ئەوەیە ئایا شێوازی پەیمنت چۆنیە بێت چۆن نەتوانێت هاوکاری خەڵکا بۆ پەیمنتەکەی پارەدانەکەی شێوازێکی ئاسان بۆ پارەدانەکە چۆنە بێت دەستخۆش سارێکی ماقولە بەڵێ لە قۆناغی یەکەمە باسی باڵانس بکەن دواتر بە دوواداچوونێکم کرد لەگەڵ کۆمپانیای کۆڕک لەگەڵ وەکپانیای بڵێ کۆڕک بڵێ کۆمپانیەک پەیوەندیە ئەوان لەگەڵ وەکیلەکانی ئەوان کە باڵانسەکانی کۆمپانیای کۆڕەکە دابینەکەن ئەوان بەبنیان ڕاگەیان کە ئەتوانی بەڕێکەوتنێکی پەیپەربوون لەسەر وەرەقا زائدەن ئەو قازانزێکی زۆر کەم ئەوان دابینەکەن ئەو ڕقمێک ئەخەنە سیستەمەوە ڕقمێک ئەخەنە سیستەمەوە ئەو شخصێکەوە شتەکە بکرێ باڵانس ئەنێرێ کە زۆر ئاسانە چەند کۆدێکە لێ دەی باڵانسەکە هەر وەکو هاوڵاتیان بۆ یەکتر لێوەرەگرێت بەنسبەی چەند لێوەرەگرێت ینی ئەو کۆمپانیای ئیتساڵاتانە لە سا چنێ لە هەنێک کۆمپان لە زێنە سەتایەکە لە زێنە نسبەی سەتایەک لە کۆی کاشە وەرەگری لە زێن کاشە لە باڵانس بەڵام کۆڕەکە تەبعاً من توانین بە زەحمەت ئەو مقابل لەگەڵ بکەم نەیتوانێت تەواو زانیاریەکان ئەمداتێ بەڵام وتی زۆر بە ئاسانی ئەم شتە ئەکرێت تۆ تا چەندێک مبادرە و کردو لەگەڵ شوێنەکان قسە کردو کە یارمەتی وبن بێجگەلەوە وەکو زانی ینی ئێمە بەس لەسەر سلێمانی قسە ناکەین بە لەسەر موقعەیەکی تایبەت قسە ناکەین زۆر شوێنەیە مەسەلەن دەرەوەی شار ئەوانە چەندەها کەس هەیە ناتوانێت ئینتەرنێت بەکاربێنێ ئەسڵەن ئینتەرنێتی نییە ئەکسسی نیە بۆ ئینتەرنێتوانە تۆ چۆن ئەمە حل کردووە ینی کەسێکە کردو بزانی کەستمەر سێگمنتەکە ئەو کەسانی کە تۆ چۆنە لە ئیشیان لەگەڵەکەی تو تارگێتی توێ لە مەشروعەیە بەشداری بکەن و ئیسفادە بە تۆ بگەێنێکێن و بۆ پرسیارەکە هەموو کەس ئینتەرنێت بەکار نایێنێ من لێن ناوی پرۆژەکەم ناوە مۆڵ لاین لە ئینتەرنێت نییە لاین هێڵی تەلەفۆن لاینە هێڵی تەلەفۆن لاینە خەڵکەتوانێت بە تەلەفۆن ئێمە کۆمەڵێک ستافدا ئەنێن ئەوانە بەردەوام لە سیستەمەکە ئیمێڵ وەرەگرن یان تەلەفۆن وەرەگرن ئەوانە داخوازەکانی هاوڵاتی چۆ لە پێشتر پیزا هەبوو تەلەفۆنێک پیزایەک بۆ فلان شوێن بێنە خەڵکێک ناتوانێت ئینتەرنێت بەکاربێنێت تەلەفۆن بۆ ژمارەکانی کاواکە نبینێ و نەزانە کوالیتێکی چۆن نییە ینی شتەکەی نبینێ لە خۆیەوە کەرسەی تایبەت تاواکە کەرسێک تایبەت بەڵێ بە جۆری تر بکەم تۆ زانی مەسەن لە سا چەندی خەڵکی کوردستان بۆ نمونە ئەتەرنێت بەکارێنەوە بۆ خۆت مهمە ئەگەر جای بێتەوە بۆ حەڵقی داتومەرجش نییە ئەو کاتە بۆی بزانی پرۆژەکە و تەقریبا منطقیان تقنیە هەچەند ڕەنە تەسەوەرەکەم بای ئەوە خەڵک بەکاری بێنێ کە پرۆژەکەی باش بێ بەس نەک سوودفە جاریە تۆ لە وڵاتێکیت ئێمە ئەگەر معلوماتمان نەبێ من احتمال پێ وڵم جات خۆ لە سا پێنجی خەڵکی کوردستان ئەتەرنێت بەکارێنە کەواتە پرۆژەکەی تۆ سەرکەوتونایە بۆیە ئەوانە زانیارین کە پێویستە تۆ تحقیقی تیا بکەی بزانی لە سا چەندی خەڵک ئەتەرنێت بەکارێن دەست خۆش بەڵام بۆ بەرنامەی داهاتوو بۆ بەرنامەی داهاتووکو پێم وتی حسابی ئەوم بۆ بکە چیت پێویستە شوێن مۆزاف ئەجیزە هەموو ئەو شتانە و بە کێ شتی کێ ساغەکەیتەوە ناوی هەندێک شوێن بۆ بڵێ بازاری مهم لە کوردستانە پرۆژەی بازرگانی مۆڵلاین پرۆژەیەکی ئەلکترۆنی و خزمەتگوزاریە بۆ گواستنەوە و گەیاندنی کەلوپەل و زۆرێک لە پێداویستەکان کڕیاران دەتوان لە ڕێگەی هێڵی ئەنتەرنێت و موبایلەوە پێداویستەکانیان بکڕن.
لەسەر ئاسی جیهان پرۆژەی کڕین و فرۆشتنی ئۆنلاین یەکێکە لەو پرۆژە و کۆمپانیانەی کە بە شێوەیەکی خێرا پێشکەوتنیان بە خۆیانەوە بینیوە. چەند مارکەیەکی نێودەوڵەتی وەک ئەلیبابا و ئێبەی و ئەمازۆن یەکێکن لەو پرۆژانەی کە ساڵانە داهاتێکی زۆر پەیدا دەکەن. بۆ نمونە لە ساڵی 2015دا کۆمپانای ئیبەی قازانجی 1 ملیار و 720 ملیۆن دلار بوو. لە هەرێمی کوردستاندا پرۆژەیەکی گەورەی کڕین و فرۆشتنی ئۆنلاین بوونی نییە. تەنها چەند پرۆژەیەکی سەرەتایی هەن کە بە شێوەیەکی ڕێکخرا و پیشەیانە کارەکانیان ئەنجام نادەن. بۆ دەستپێکی پرۆژەیەکی کڕین و فرۆشتنی ئۆنلاین پێویست دەکات سەرمایەک بە نزیکەی 350,000 دلار بخرێتە گەڕ. ڕۆژانە زۆرینەی خەڵکی تۆڕە کۆمەڵایەتەکان و موبایل و تەکنۆلۆژیا بەکارتێهێنن. هەر بۆیەش کڕین و فرۆشتن لە ڕێگەی ئینتەرنێتەوە تاوەکو دێگەشە سەندنی زیاتر بەخۆیەوە دەبینێت. تاوان زۆر جار خەڵک پرسیارەکاڵێ تۆ خۆتی وەڵامی و کۆمنتانەی تۆ یا ئەدمینوشتە هەیە. ئەمە بە شتێکی باش پێزانم کە بۆم لایەکی ڕووکەمە بەڵێ خۆمم منێکێکم لەوانی کە خۆم پێیجەکەم بەڕێوە بم بۆ خۆشم تاکە ئەدمینم و بەڕاستیەکەی زۆر بەستمە وەڵامی خەڵکمەوە چونکە پێم وایە ئەو کەسانی کە فەیسبوک دانیا کە پێیجێکیان هەیە ئەگەر تااقەتیان نییە وەڵامی خەڵک بنەوە کەواتە فەیسبوکیان بۆچی پێیجەدانێت ئایا هەر بۆی دان قسەیەکی تێفڕێن و تەواو من پێم وایە گەل لێرە لە کاتی ئیشمە دەرفەتم نەبێت گوێ لە خەڵک بگرم گوێ لە ڕای جیاواز بگرم ئەوە سۆشال میدیا باشترین ڕێگەیە بۆی بزانین کە خەڵک چێڵێن چی لە دنیا گوزەرێ بۆی ئاگاو لە خەڵک بێت و لە خەڵک دانەڕێت. ڕۆژانە کۆمنتێک تەمان زۆرم بۆیێت بە تایبەتی لەسەرم بەنامی هەنگایەکەم کەوتای دەستم پێکردەوە سەر زۆری بابەتەکانی تر حەزەکەم یەک دوو کۆمنتان بۆ بخوێنمەوە لە بەرەوەی مەبەستمەوە وەڵامەکانیشم مەبەستە. برادرێک کۆمنتێکی بۆ نووسیم وڵێت تۆبی لە چێکیتەوە خەڵک لە کوێژی تۆش لە کوێژ یاڵێ بۆ ئەم هەموو پارێ نایی بە پرۆژەی یان نایی بە مزگەوتێ یان پرۆژێکی خێرخوازی پێ ناکەیت. تەمام منیش جواب ماوەتەڵم بەخوا خەڵکێکی فەقیر و نەکبەتمان هەیە هەمیشە فێری ئەوە کراون وەک فەقیر سەیرتان بکرێت لە کاتێکدا ئێوە ژێتان ئاڵتونە خەڵکی پارە دەدزن و خێرتان پێ دەکەن ئێوەش تەپڵیان بۆ لێن منیش ئەمەوێ گەنج پێ بگەن و بیکەم بە خاوەن سەرمایە و خاوەن کار کەچی تۆ خێرپێکردنەکەت پێخۆشترە پێم سێرە لە وڵاتێکات دەژین خەڵکی تیا حەز دەکەن خێریان پێ بکرێت من دەمەوێت بتکەم بە خاوەن پرۆژە بیر بکەیتەوە بیتە خاوەن کۆمپانیا بۆ ئەوەی تۆ خێر بە خەڵکانی دەروی وڵاتی خۆشمان بکەیت کەچی تۆ بەداخەوە لێرەدا داوا لە منەکەی کە خێربەیی پێ بکەم لە کاتێکتا کە من ئەم ڕێگەیم بەدڵ نییە و پێم وایە هەموو تاکێکم وڵاتە ئەتوانێت خۆی پێ بگەێنێت بێتە خاوەن ئابووریکی بەهێز. ئەستا چنە لای بەشداربوویەکی تر دلێر ئەحمەد. ئامادەکاریکی باشم بۆ پرۆژەکە کردووە بتوانم قۆناغەکانی تری هەنگاویەکەم ببڕم. ڕاوێژم لەگەڵ کەسانی دەرەوە کردووە لە هاوپیشەی لەم پیشیانە هەیە چونکە پیشەی وا لە کوردستانە نیە کەم بتوان ڕاوێژیان لەگەڵ بکەم. ئەبیان پەیوەندی لەگەڵ دەرەوەیە بکەم یان ئەوە سێرجێک بکەم لە ئەنتەرنێتە. من ڕاوێژم کردووە لەگەڵ ئەندازیاری دەرەوەیە. ئەو خاڵ لاوازانی لە بەرنامەی ڕابردووە لێم گیراوە ئەم جارە چاکم کردووە بتوانم شتێکی جوانتر پێشکەش بکەم. کاگوێر چی و ئامادە کردووە بۆمان لە چاڵی پێشووترە؟ شتێکی وام ئامادە نەکردووە بە حکمی ئەوەی ئەو پرۆژەی منە لە کوردستان و عێراق نییە شتێک نییە دڵخۆش بێت یعنی متمان بیبا و سعرانی کە من وەرم گردووە لە ڕێگەی تەلەفۆنەوە هەنێ سعرم وەرگردووە لە بواری شەریکەکەیە لە بواری معاملەکەیە لە بواری ئینتاجەکەیە لە بواری کەمێتەکەیە بەس ئەوە نییە کە بڵێ کە تۆ متمان بی بەو پارەیە بتوانی ئەو ئیشە بکەیت
سعرەکانیش جیاوازە بە گوێری ئەنتاجی ئەو معاملە کە من ئێڵێم هەیە لە 500,000 دلارەوە هەیە تاوەکو سێرجم کردووە تا 26 میلیۆن دلاریش هەیە جدوایەکم بەدەست گەشتووە تا 30 میلیۆن دلاری تێچێت بەسن تاجەکەی بە 5 ساڵی خۆی داهاتەکەی ئەو 30 میلیۆن دلارە ئەگەڕێنێتەوە بە 5 ساڵ داهاتەکەی خۆی ئەگەر لەو بە گریمانەیە پرسیارەکەم گریمان ینی یەکێک هەیە 30 میلیۆن دلار ژیا بە کارگێ مقەبا بە کێ فرۆشی بەڵێ تۆ با هەر معلوماتێکە بەمێ کاک دێر ئەو وڵاتانی دنیا کە پیشەسازی زۆر تیا پێشکەوتووە لەبەروی خۆیان ئەونیان معامل هەیە ئەو پیشەسازی هەیە ینی هەموو جۆرە ئیشێکی تر سەرکەوتووە بێ مەسەن شەریکەی مۆبایل خۆ چ ڕەبتی بە کارتۆن مقەباوە هەیە وایە بەڵام مقەبا دروستەکە بۆ شاحینەکە مقەبا دروستەکە بۆ کەبەرەکە مقەبا دروستەکە بۆ مۆبایلەکە شەریکتر مەسەن تەماتە ئەفرۆشێ شوێنێکی تر هەیە ئینتاجی تەماتەکە ئەو نیە پەلاحشتەکان ئەچێ مقەبا دروستەکە بۆ تەماتە یەکێکتر بۆ قوتوشی یەکێکتر ینی لە دەرەوە لەبەروی ئەونیا معامل مەسانە هەیە خۆیان مەسەسە لە یەکێ لە بەرنامەکانی پێشووترە باسی بۆ نمونە تایەمان کرد معاملی تای هەرەوە نیە تایە دروستکەی شەریکاتی سیارەیەت بە معاملەکەی تۆڵەوە تایەم بۆ دروستکە بۆ مارسیدس بەم مواصفاتە بۆیە ئەگەر تۆکو گریمانە وتم لەو فەرەز ناتۆ معاملی کیواش دروست بکەیت یعنی بەچی ئەفرۆشی مقەبا بەڵێ ئێمە کڕیارەکانی ناوخۆمان هەیە زیاتر ئێستا لە 4 کارگامان هەیە لە کوردستانە بەس لە کوردستانە لە هەتاوەکو بڕۆیتە خوارەوە عێراق هەمووی بەغدا و بەسرە و ئەمارە و کووت ئەو محافزەکانی تری عێراق مشتری زۆرە یەک معاملی بچووک کە لە لای خۆمە لە گەرمیانە لە تەنیشتمە لە مایەکە 400 کارتۆن بەس کە بچووکترین معاملە کۆ کات و کەپسیەکەوانە نا ئەوە بەس لە دەرەوەی هێنێت مەقەستە دەی بڕێ بە ئەندازە تۆ بزان چ قیاسێکت پێویست بێ ئەو بە ئەندازەیەک لێت وەرەگرێت و ئەی بڕێبوت بۆ هەموو جارێک دروستێکیان بەتێکا بە عەلاگانێکا بچی بەڵێ کارگی بڕینەکە بۆ چ شتێک ئەی بڕیانی بۆ ئێستا لە ئێمە کارگەی مۆتا هەیە بڵێن ئەسکرێم شیرەمەنیەکان هەیە زۆرترین بەرهەمی کارتۆن حاڵ باوازی سەر و مناقەشەیە بێنین پێشوی من کۆمنتی خۆم پێ بڵێم بە یەک دوو لە میوانە ئازەکان وەربگرین کە لێرە ئامادەن پرۆگرامەکە زۆر جوانە بەڵام ئەگەر بکرایە بۆ 52 بەشداربووەکەی پێشووتر و ئێستش بۆ ئەم چەند بەشدار بۆ بەڕێزەی کە ماون لە ماوەی ئەو کاتەیە کە پیانیان خۆیان ئامادەکەن ئەکرێ پەیوەندی بکەن بە زانکۆیەک لە زانکۆکانی کوردستان یان چەند کەسێکی پسپۆرت ڕایان بهێنن لەسەر چۆنێتی نووسینەوەی بزنس پلان و پرسیارێکیش بۆ ئەو دیژنەیە کە سەرەتا پرۆژەکانیان هەڵبژات ئایا خۆشتر نەبوو مەسەلەن لە پرۆگرامێکە لیژنەکە ڕوبەڕووی بەشداربووان بنەوە و کاتەگۆری و کرایتریای خۆیان شەرحکەن کە ئەوان لەسەر چه ئەساسێک لە 4000 و ئەوەنە پرۆژە 2400 ببوورە 52 پرۆژیان هەڵبژات و گرنگترین شت لە وەکو کۆتا قسەم کە لای بەشداربووەکان ئاشکرا بێت ئێستا جەنابە پلانی دروستکردن و بنیادنانی میدیایەکە هەبوو بەڵام ئێستا ئیشەکەی کاک دەروون ناکەی بۆیە بێت لە لای هەموو بەشداربووان ئەوە ڕوون بێت خۆی خاوەنە یان بەڕێوەبەرە یان سەرپەرشتیارە بۆیە بێت بە جۆرێک بڕواتە وردەکاری موچەی ماگانی خۆشی لە پرۆژەکە دیاریکە نەک نەدانە ئیستیمەیشنی بیدایی بۆ پرۆژەکە بکە کە بە قەنەعەتی من پێشنیارێکی تەکنیکیە لە پرۆگرامەکانی دواتر ئەگەر جێبەجێ بکرێت زۆر سپاس تاوان بەنسبەتەوەی کە بەرنامەکان بۆ داهاتوێمە داوەناوە لە دوو زنجیرەی کۆتایی و پێش کۆتاییە دەبڕی ئەو چەند کەسی کامێننەوە دامان ناوە کە خەڵکانێکیان لەگەڵا دانین مامۆستای زانکۆ بن یا خەڵکانی تایبەتی ئەکادمی بواری ئابووری بن کە یارمەتیان بدەن بەنسبەتەوەی 2400 پرۆژەکەەوە کە هەڵبژێرەوە ئەو لیژنەی هەڵی بژاردەوە تاوە خۆ دەزانێت زۆر زەحمەتە 2400 کەس ببینی ینی بە چەمانێکیش بینەکان تاو نابوو مەفهومی چ پرۆژێکیش باشە یا خراپە لە منەوە بۆ تۆ گۆرە لێ تۆ بۆ یەکی ترە گۆرە من بۆم باسکردن ئیسەکە سیوایتیایە پرۆژەی زۆر گەورە عیملاقی هەیە یعنی ئەوە گەورەیە بە کەڵکی ئێمە بە کەڵکی بەرنامەکە ئێمە واتە پرۆژە بە بچووکی گەوری نییە کامی مهمە یا کام پرۆژەیە زۆر باشە منۆکو بەردەوام پێم وتون جاری تریژێ لەمەوە فکرە لای من مهمە سپاس بۆ تۆ دەست خۆش بێت کاک دانیار جەزا لە زانکۆی سلێمانی کولەش کارگەری ئاوەری سەرسەردا دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم بەرنامەکەتانە کاتێک گونجاوە کە وڵاتەکەمان لە بارێکی ناهەوارەیە کە تاکی گەنج لەم کاتە ناتوانێت خۆی بێ بگەێنێت ئێوەکو بەرنامەکەتان دەست پێشخەرێکی گونجاوی بۆکەن سەرتا پێشنیارێکم هەیە بۆ سەرچەند بەشداران کە هەڵبژێراون
ئێمەکو هاوڕێیان زانکۆ لە سەرجەم زانکۆکانی کوردستان باڵێن بەتابێت سلێمانی هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی ژمێریاری هەم لە ڕووی ئامار هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی بزنس هەم لە ڕووی مەنیجمنت هەر ڕوویەکی کە بێ ئەمە ئەتوانین خۆمان خۆبەخشانە هاوکاریتان بکەین لە پێگەیاندنی یان بەرەو پێشخستنی پرۆژەکەتانە. دەستخۆش پێشنیازی زۆر ئەو بەڕێزەکە پێشنیاری ئەوەی کرد بۆ دروستکردنی کارتۆن پێشوا بوو کە لە ناوچەکەیان یان من پێتەڵم ببوورە لە سلێمانیا دروستکردنەوەی کارتۆن بوونی هەیە ئەوتوانین لە وێستودی لێ ببینیت. ئەو پرۆژەکەش پێم وایە پرۆژێکی جوان بەڵام ئەوەی کە پڵی نییە بەڵێ هەیە لە سلێمانیا بوونی هەیە. یەک پرسیارەکەم هەبوو کە دەستکردنەوەی کارتۆنی چی هەیە؟ ئەو لە تانجەرۆ لە سلێمانی معمەلێک هەیە کارگەیەک هەیە بۆ دروستکردنەوەی کارتۆنەکانی ڕۆژانە لە بەرمز دەوتی گەورە لە کاسۆماڵ لە جادی مۆلەوی لە هەر شوێنێکە ئەو کارتۆنێکە فڕە ئەیرن ئەوان کوێیەکەنەوە دووبارە دروستیەکەنەوە یەک پرسیارمە بۆ ئەوماوەی کە کارتۆنێکە دەستی ئەکەوێت لە کوێ دەستی ئێنیت بۆ ئەزای نرخی 1 کیلۆ کارتۆن مەچەندە؟ بەڵێ بۆ پرسیاری یەکەمت کە وایانی کۆیەکەنەوە لە کۆمپانیایەکە لە ژاڵەدانراوە فان پاک ئەوەین کابراایەکی لوبلانیە ناوی کە گۆسیمە ڕێزستاومەیە بۆی هاوکاری کردم ئەوە نوێکردنەوە نییەوە کە پسکردن و بلۆکردنە ناردەی بۆ تورکایە یان بۆ ئێران ئەوە نوێکردنەوە نییە ئێمە لە عێراقا نیمانە نەوەکو لە سلێمانیە لە هەموو عێراقا نیمانە هەموو پارێزگەکان سێرجێکی بۆ پرسیاری لە حسابت کردووە کە مەسەن کیلویە بۆ نمونە بەڵێ ئێمە لە باسی پێشترا لە بەرنامەی پێشترا باسمان کرد بۆ یەک تەنی کە هەناردە دەکرێت $120 تا $30 هەناردە دەکرێت بۆ تورکیا خۆم هەر خۆم نردووە من خۆم بەو بالێتە نردومە ئەو جیازەم بووە کە کە بسێکات ئەو لە زالیشتانەیەکە بۆ بزانم ڕستمەکەیم پیشان دای هەمە هەڵحاضر ئیشی پێ ناکرێت دامان ناوە چونکە لەبەر شوێن بێ شوێنێکی تایبەتێ بێت تەڕ نەبێت چکە بێت لە 5 تا 10 مەقبولە ئاوی تابێت با بێ ئاویش ئەو کەپسە ناکرێت. دەستخۆش بۆ ئەوەی کە ئەو ناقشەی کە کردمان منەوێ عەزەر نەبێت لە ئیستەوە بۆ حەڵقەی داهاتوو کە چەند ڕۆژێکت هەیە لە بەردەستا بۆ ئەم جارش باین نەکەی عەزەر نەبێت شتێکم بە نووسین ئەوەی کە ممکنە ئەگەر فکرەکەت گۆڕێ لەبەر من لە قسەکەتا هەستم کرد احتیمالە تۆزە ڕەت گۆڕابێ ئەگەر پێت وایە معمەلەکە هەر لە ئازال فکرەکە و باشە دووشتم بۆ بکە عەزەر نەبێت یەکەم ڕۆ کۆم جارە باسیەکەمەوە دیسانە بۆم کەسێ پێم بڵێت چەندی تێچێت چ جۆرە معمەلێکە لە خەیاڵا هەیە دوایی مانانەمە سەرپەکەی چەندە دووهەم بەرهەمەکەی چەندی تێچێ و بەکوێ ئەفرۆشین عەزەر ئێستا جواب مێر بووی جوابێکی بەقۆتم بیت و دواتر چکەی سێمە بڕیار نادەین باشە بەس بۆ حەڵقەی داهاتوو تا ئەتوانی شتێکی بەخۆت کارگەیەکی بەرهێنانی کاغەز و مقەبا پێویستی بە سەرمای زیاتر لە $700,000 هەیە بەڵام ئەگەر کارگەکە تایبەت بێت بە بڕین و دروستکردنی قاڵبی جیاوازی مقەبا ئەوە تێچۆکەی نزیکەی $200,000 دەبێت. کارگەزە بەلاحەکانی بەرهێنانی کاغەز و مقەبا دەتوانن لە یەک خولەکدا زیاتر لە 1000 مەتر کاغەز و مقەبا بەرهەم بهێنن. بەشێکی زۆر لە پرۆسەی بەرهێنانی کاغەز و مقەبا لە کارگەزە بەلاحەکاندا لە ڕێگەی ئەلکترۆنیەوە کۆنترۆل دەکرێت و پێویستی بە ژمارەیەکی کەم لە کرێکار هەیە. کەرەستە خامەکان بۆ بەرهێنانی کاغەز و مقەبا بریتین لە دار و درەخت و سیلیلۆز و کاغەز و مقەبای بەکارهاتوو.
ئێستا لای بەشداربوویەکی تر خێڵان بەعاد. دڵخۆشم بۆی کە توانیم مە متمانەی بیژنەکە بەدەست بێم و بکەمە کورسیشی. تا ڕادێک ئامادەکاریش بۆ کرد لە ڕووی ئەوەی چەندی تێ ئەچێتەوە چەند قازانجیش ئەکات. توانیمە بەدەداچوون بۆ پرۆژەکە بکەم لە ڕووی تێچوون و قازانج و چۆنێتی زیادکردنی داهات. تۆ لە یەکەم شتێکە ئەتوانیت چی بکەی یەکەم هەنگاوە چییە چۆن ئەبەزیتە ناو بازار ئەومان بۆ باس کرد. چی خزمەتگوزاریە پێشکەشەکەی بە شۆفێرەکان؟ بەڵێ ڕۆنگۆڕینە، بانسە، باڵانسی تایە، هایدرۆلیکی گێرە، غەزلیشی تیاوە زمانیە؟ بەڵێ غەزلیشم بۆ دامە. باشە. پرسیارێک لێ بکەم ئەگە جوان بیتەوە. تەسەوڕێکی فیتەری دەست نەکەوێت فیتەری باش؟ دایکم لە خەیاڵە لاوەتی. باشە. من باەک پرسیاری دەکەم کاکشەسەر. ئێستا تۆ خۆت مشکی سیارە و پێ و مشکلەیەکە هەیە و لە ساعتی داهاتوە بێ ضرورە پێت بگەیتە شوێنێک لە بەری موعیدێک هەیە ئۆکەی؟ من دوو اختیارەخەمە بەردەمی تۆ بزانم کامیان هەڵەبژێری. یەکەم اختیاریان ئەوەیە من تەلەفۆن بۆ منەکەی من کۆمپانیەکەم هەیە مەسەلەن ئەو خزمەتگوزاریانە یەکسەر من لە عینەن کاتە ئەگەمە لای تۆ سویچی سیارەکی تۆ وەرەگرم سیارەکەتە بەم چاکێکەکەم و لەو کاتەشا بۆ ئەو ساعتی تۆ کە تۆ پێویستە سیارەیەک تێمێ بۆی تۆ ئیشەکانی خۆتی پێ بەڕێوەبەری ئەمە هەڵەبژێریان تۆ ئەبێ بە مۆزاوە کە سیارەکە و مشکلی سیارەکە بگەینتە شوێنێک کە حاضر کراوە و ساڵۆنی تیا ئەو شتەکانی کە پرۆگرامی پێش و باسی کرد لەبێ کاتێکیش بەسەر بەریت و سیارەکە و چاکرێتەوە یعنی کامیان ئاسانکاریترە بۆ تۆ. بۆ من یەکەمی ئاسانترە بەست پرۆژەکەەوە باشتر ناکێت ناکێت گەر پرۆژەکە بۆن و تۆ فکرێکی بزنسیە بە خۆڕایی ئەوە ئەکرێت ینی جوانە لە دەرەوە ACDC هەندێک کۆمپانی تر هیسەڕن ناوەکان لە خاڵە نەبێ ئەوانە کۆمپانی تەمین یا سرویسی سیارن کە خەلەلیکیانە بێ یەکسەر تۆ تەلەفۆنێکیان بۆ کە یەن سیارەکە بۆ چاکن ئەگە زۆری پێ بچێ سیارەیەک هێنێ تا سیارەکە بۆ چاکنەوە ئەوە ئەکرێت لەو کاتە ئێستا ئەم پرۆژەیە تۆ خۆت تەقدیمی کردووە ئەو پرۆژەیەک ئێستا تۆ تەقدیمی کردووە جانی من دەتوانم زۆر بچووتر بکەمەوە لە یەکێک لە مۆڵەکانە قاتی گراوندەکەی بڵم بیسمنتەکەی توانی وەربگرێت چۆنە تا لە زۆربەی مۆڵەکانە هەیە غەسل و ئەو شتانێتی توانین تۆ لە پاڵ غەسلەکەیە بەشی فیتەری چاکردنەکەشی بۆ دروستکەیت و ئەو کاتە پێویستی ناکە وەکو پێشتر وتمان کچانمانیان خانمانمان بچین بۆ مەنتیقی سناایی و ئەو شوێنانە خێڵاخانەکە دەریش نەچوێت بیکە چونکە مشکلە حەلەکەی ئەگەر کاک بیلال وا بزانم سەرەتا دوای سەرکەوتان بۆ خوازم بەنامەیەکی جوانە خۆشی بۆ خۆی فەرستێپە من بیلال یاسین لە جامعای ئەمریکی بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان پێشنیارێک سەرەتا بۆ بەرنامەکە بەڕاستی بەرنامەیەکی جوانە بەڵام لە هەمان کاتە هەستەکەم بەعام ئەو پرۆژانەی کە هاتووتە لای ئێوە کەمتر گرنگیتان بەوە داوە کە ئایا لەم کاتی قەیراینداراییە چۆن ئەتوانێت لە مارکێتە ئیش بکات چونکە هەندێک لە پرۆژەکان ڕاستیت بوێ وەکۆی کەم بیری لێکەمەوە لەم وەختی قەیرانەیە ئەوەندە دیمان نییە بۆ ئەو شتانەی کە هەیەانی جیاوازیکی و هایتیان نیە بۆ نمونە لە ئەم پرۆژەی ئێستاوە ئەو خانمە بۆ مەسەلەی گەراجەکەی ئەو نوع گەراجانە من خۆم دیومە ئێستا کۆمەڵە گەراجی پێشکەوتوی تیا سلێمانی بەڵام بۆچی خەڵکی بەگشتی ناڕاتە شوێنانە لەبەرەوەی بەڕاستی سێرفسەکانیان گرانە بڕی ئەو پارەی کە تۆ ئەبێ بی بە گەراجێکی پێشکەوتو زۆر لەوە گرانترەکە کە بی لە منتیقە سەناعەکەیە سەرفیەکەی و ئەو سێرفسانەشی کە هەیەی ڕاستەکەی هێندە پێشکەوتو نییە و بە بڕی ئەوەیشی کە دیاری کردووە ینی بۆ ئەوەی کە تۆ بتەوێ هەموو سیارێک بێت بۆ لات ئەبێ فیتەری زۆر باشی تیاابێ و زۆری لە سیارە پێشکەوتەکان فیتەری خۆیانیان نییە و ئەو یەک تێبینیشم لەسەرەوەی هەیە کە بۆ مەسلەی جاکردنەوەی ئافرەتەوە بەڕاستی من پوینت نبینم لەوەیە کە بۆچی ئەبێ ئافرەت شەرم لەوە بکە بڕاتە لای پیاوێکە خۆی مشکلەکەی کەسمان لەگەڵەوە نین ڕاست بێ من خۆم قسم بۆ کردن کەسمان لەگەڵەوە نین بەڵام بەداخەوە سەرکە کۆمەڵگەکەی ئێمە واهەیە بەڵام لە کاتی زیاتریشی بێ ئەمە وەکو فکری بزنسێ خۆی تاڵە تۆ بدوێ نەدوێ ئەکیید بە لە کوردستانە چەند ئافرەتی هەن کە ناچەمە خەسناعەکەوانە چەند دانەیەکیش بێ تۆ توانێت ئەم شوێنە بکەیتەوە بۆ کەسانە
ئەیگناگەر ڕێی من بێ بێگومان فەرقی نییە ینی چۆن پیاوەچێ بۆ شوێنە بێ ئەفرس بچێ بۆ شوێنە و منطقە سناعەکەش عیبیتیان یانی منطقە سناعەکە بۆ عیبە ئەگەر ئافرەتێ بچێتە ئەوێ یعنی ئەوە ڕێی منە کاک بیلال ئەوە ئیشی ئێمەیە ئیشی ئێمە بزانین کام پرۆژەی باشە بۆیە هەلم 12 کەسەیەکی سەرکەوتۆ بێت ئێمە ئەوەیە کە بزانین کامی باشە بێ و ئەوانەی کە نقطەی زعفیان تیا خاڵی لاوەزیان تیا بەهێز یەکەین و من خۆم فکرەی ترم هەیە ڕەنە ئیسەش لەم بەرنامەیان نەیڵێم وردەوردەوانم پرۆژانەکەین چۆن لە بیرۆکەیەکی سادەوە بیکەی بە پرۆژەیەکی بزنسی ئیملاق کە سەرکەوتوو بێت دەست خۆش بەزوانی کە پێم توی بۆ بەرنامەی داهاتووتر بە وردی ژماری کارمەند شوێن حسابی ئەو کاگەکردین بێت چەنە ئەگەر کرێ بێت چەنە یعنی تێچووی هەموو شتێکت حساب کە مانگانە چەندی تێچێت و تەسەوڕێکی مانانە چەند سیاری بێت و چەند داهاتە هەبێت دەست خۆش سپاس. بەپی ئامارە نێودەوڵەتەکان تەنها لە ئەمریکادا ساڵانە ژنان نزیکەی 200 ملیارد دلار خەرج دەکەن بۆ ئەوەی ئۆتۆمبیلی نوێ بکڕن یاخود بۆ ئەو خزمەت گوزاریانەی لە ئۆتۆمبیلەکانیاندا خەرجی دەکەن. بەپی ڕاپرسیەک لە 66 بەشدار بووان لەو بڕۆیەدا بوون کاتێک ژنان سەردانی فیتەری پیاو دەکەن بە نرخێکی زیاتر ئۆتۆمبیلەکانیان بۆ چاک دەکەنەوە. هەروەها لە 77 بەشدار بووان لەو بڕۆیەدا بوون کە فیتەرە پیاوەکان پێداویستی زیادە و ناپێویست بە ئافرەتان دەفرۆشن. لەبەر ئەو هۆکارانە و بۆ ڕاگررتنی هاوسەنگی نێوان ڕەگەز لە بازاری کار و بازرگانیدا خواست هەیە لەسەرکردنەوەی وەرشەیەکی تایبەت بە ئافرەتان و ژنان بۆ چاکردنەوەی ئۆتۆمبیل. پرۆژەیەکی لەو شێوەش یەکێک دەبێت لە پرۆژە جیاوازەکان بۆ هەرێمی کوردستان چونکە هێشتا پرۆژەی لەو شێوەیە بوونی نییە. بۆکردنەوەی وەرشەیەکی تایبەت بە چاکردنەوەی ئۆتۆمبیل لەلایەن ژنانەوە لە سەرەتادا پێویست دەکات بە نزیکەی 500,000 دلار و بەرهەنام بکرێت. طبعا پێشوی بچینە لای بەشدارویەکتر یەک دوو لە هاوڕیان و ئامادەبووان پرسیارێکیان هەبوو تێبینێکیان هەبوو جا حەزەکەم لە خۆتان لە بەرنامەکە بڵێن. سانا خان. ناو سانە محەممەدا دڵخوازم لە زانکۆی کۆمارم بەشی بزنس ئەدمینستریشن. پرسیارێکم هەیە بۆ بەرنامەکە ئەگەر بۆ بەشدار بوونەکان کە کۆپیرایتی ئایدیەکەیانتان هەیە بۆ ئەوان تەسجیلی ئەەکەن بۆیان کەس نەتوانێت بیباتیانی بۆ خۆی بەکاری بێنێتەوە. دەست خۆش سپاس سەجواب بێمە. طبعا ڕاستەکەی ئێمە قانونێک هەیە قانونێک هەیە لە یاسای عقوباتی عێراقی پێم وابێت کە باسی کۆپیرایتەکات و باسی ئەوە کات کە خەڵک بۆی هەیە فکرەکەی تەسجیل بکات. بەڵام بەڕاستی یاسای کۆپیرایت چ لە عێراق چ لە دەرەوە بۆ بیرۆکەیە بێت کە زۆر تازە بێت لە عالەما بووی نەبێت نەکە لە وڵاتەکەی خۆتە. ئێستا بۆ نمونەیەکی بێ بەڵام شتێکی وەکو ئەوە نیە مەساوی وەکو باسی ئەمازۆنەکان هیچ بووی نییە لەبەر ئەمازۆن هەیە لە عالەما ئەبێ ئیلا تۆ ئیبداعێکت تیاکردوێ یان بڕگەیەکت تیاکردوێ کە تازە بێ اینجا مافی تەسجیل هەیە. بەڵام ئێمە چ خۆم چ بەشداربووەکانی تەسەوڕەکەم وا بیرەکەینەوە ئەم بیرۆکانی ئەمان باسیەکەن خۆشبەختانە لەبەروی بەشێکی تازەیە ڕەنە خەڵک هەر گاڵتەی لێ بێت ڕەنە خەڵک هەر خۆی بیرۆکان بەکارنێنێ بەکاریشی بێنێت سەرکەوتو نابنەوە بۆی لەگەڵ ئێمە یا سەرکەوتو بوون بۆ لەبەروی ئەگەر ئێمە هەست بیرۆکیە بەکار بێنین یا هەڵی بژێرین کە بە دڵمان بێ ئەو کاتە ڕیکلامێکی زۆری بۆکەین هاوکاریکی زۆری بۆکەین بەهۆی ئەم ڕیکلامەوە سەرکەوتووە بێ ئەگە کەسێکی تری سە خۆی بچێت دوکانێکی پەنچەرچی ڕۆنگۆڕش دابنێ زۆر مهم نییە کەس ڕەنگە نەچێ بۆ لای بەڵام ئەگەر موسسەیەکی گەوری وەکو ئێمەی لە پشت بێ ئەوە ئیشەکەی زۆر سەرکەوتوترە بێ لەبەرەوە مۆزوعەکە من خۆم وابی دەکەم و هیوادارم بەشداربووەکانی جوابی بکاتەوە بەشێکی بۆ پێگەاندنی ئەم گەنجە خۆشەویستانیە بەشێکیشی بۆ ئەوەیە قەی ناکە بە هەر تەسیران لەسەر خەڵکە بێ با خەڵکێکی تر بڕوا ئیشکە مهم وەیە خەڵک مەشغوڵی ئیش بێ باشترە بەداخەوە ئیسە لە کوردستانە زۆرینەی کات ئەگەر خوا نەخواستە نەبێتە حساسەتی حیزبی و قسەی سیاسی ئەوانە زۆرینەی کات خەڵکیەوە مەشغوڵەکەن بە شتی ترەوە خەڵکیەمە مەشغوڵەکەن بە حملەی دیعایی و بە جنێوان و بە ئەوە نیە دژایەتی ئەم و بە قسە و قسەڵۆکوانە وەرە پێم بڵم بزانم چ پرۆژێکی حکومی یا حیزبێکی سیاسی هەیە ئاوایی خزمەتی گەنج بکات
هەوڵ با گەنج فێر بکە هەوڵ با خەڵک لە ڕێی بەرنامەکانەوە بیر لە پرۆژە و بازرگانی بکەنەوە ئێمە ئەمانەی ئەو خزمەتە بکەین و ئیشەڵا هیوادارشم کە کەس بیرۆکانی ئەمان نەبا بیشی بن ئەمان لە بەروی پشتگیریکی زیاتری ئێمان هەیە هەر ئەمان سەرکەوتوت ئابی بن بەڵام ئەوە کێتە سەر تۆ کە چۆن دیڤلۆپی ئەم پرۆژەی خۆ دەکەی ینی چۆن بەرەو پێشێتەوە ئەمان زۆر چۆن خۆتە سلمێنی لە بازار ئەو کاتە تۆ هەر خۆی بوونی تۆ لە پرۆگرامی ئەوەکو بەشداربووی وەکو مارکتینگێکە بۆ تۆ کە لە ئێستاەوە لەوانەیە چەند کەس بێ چاوەڕێەوە کە ئەم پرۆژەیەکە دروست بوو دامەزرا بێت بۆ لای ئەم کەسە بێ بە مشتریێکی ئەم شخصە جا سانا خانشێک تریش هەیە من لێرە هین ناکەم زۆر ئەفکار هەیە من کە بیرۆکان دوایی شەڵاگەر بوار چۆ پێشەوە بە حسابی خۆم ینی گەشەی پێدەم لێرە منش باسی ناکەم باسی شتە ناکەم هەندێک شتێ شەڵاگەر دوایی ئەمانە سەرکەوتوو بوون هەندێک شتر هەیە کە ڕۆنە لە سا موشەکان لێرە باز نەکەین سواز بۆ تێبینەکەوت کاکسورێنی ژێک تێبینی هەبوو ئەگەر عەزەر نەبێت دیارە دەستخۆشتان یەکەم تۆ لە وڵاتێکە ئاژی بڕیارێکی سیاسی تەواوی کاریگەری ئەبێ لەسەر پرۆسی بزنسەکەی تۆ واتە پێش ئەوەی تۆ دەست بکەی بە بزنسەکە ئەبێت تەواوی ڕێکخراوەکە هەر لە یەکەم ستێپەوە تا ئاخر ستێپ لە بەرچاوت بێت دوو ئەبێت لایەنی کولتوری لایەنی کۆمەڵایەتی لایەنی دینی لایەنی سیاسی و لە ئەو هەموو لایەنانە کۆی هەموو لایەنەکان لە بەرچاو بگری و ناکرێ دەست ببەی بۆ ئیشێک کۆمەڵی لایەن فرامۆش کرد بێ ئەبێ ڕۆڵی دین لە بەرچاو بگری و ڕۆڵی پێگەی کۆمەڵایەتی خەڵک لە کۆمەلگانە لە بەرچاو بکری بۆ من پێم باشە بۆ هەموو بەشداربووەکان کە تەنها بیل لەوە نەکەنەوە ئێمە بزنسێکمان هەیە ئەوەندە قازانجەکە قازانج هەموو شتێک نییە بزنس چەندێک لایەنی قازانجی هەیە ئەبێ ئەوەندەی لایەنی گرنگی هەبێ لە گەشەکردنی کۆمەلگاکەوێت بەپلە بەپلە هیوادارم ئەوە لە بەرچاو بگیرێ کە لە قۆناغەکانی داهاتووە ئەو قۆناغانە بخەنە ناو بزنسەکانیانەوە بۆ ئەوی زیاتر سەرکەوت و کاموتر بێت دەستم خۆش تاوان من بە نەبێتە مناقشە بەزە تێبینێکی بچووک لەسەروی تۆ من خۆم ڕەنە متفق نەبم لەگەڵ قسەی توە پێشتریش باسم کرد خوانە خواستە باسی و ئیشانە ناکەم کە هەمومان متفقین لەسەروی خراپە و بە تایبەتی بۆ کۆمەڵگەکەی ئێمە دڵنیا بە کەسان بیر لەو شتانە ناکەینەوە بیریشمان لێ نەکردوتەوە بەڵام بزنس و پارەپیاکردن مهمە بیدایەتش لەم بیدایەتیان بەرنامەیە شتێکم باس کرد سە تخوا پێتان ئەڵێم وەرە حەزکەم بۆی بچێتە دڵ و مێشی هەموو کەسێکەوە هەموو تاکێکی وڵاتە ئەزانن ئەمریکا بۆ بەقوتە لەبەرەوە بەقوت نییە کە ئەسلیحەی مهمی هەیە بیرکەن یەکەم جار چۆن بۆ خاونی و ئەسلیحانە بەقوتە لەبەروی ئابوورێکی بەقوتی هەیە ئەزانی خەڵکی وڵاتانی ئەسکەندەنافی بۆ خۆشەژین بە حساب زۆرترین خزمە گوزاریان هەیە لەبەروی ئابوورێکی بەهێزیان هەیە سۆسیالێکی بەقوتیان هەیە مناڵەکان تا ناچێتە مەکتەب تا 18 ساڵ پارەی هەیە لە 18 ساڵ بەرەو دووە پارەی خوێندنی بۆیان کە پیرە بێ پارەی تەقاعودی بۆیان لە ئاستی کە گەورە ئەبێ دەگە سوستە ئیشی نەمێنێ بێ ئیش بێت یا لە ئیشەکەی دەرکرێ پارەی ئێنێ بە هەموو شێوە خزمەتی خەڵکەکەی خۆیان یەکە نەزانی بە چی کاکە سوورێن بە پارە بە بزنس واتە ئەگەرێ بە بزنسێکی بە قوتمان هەبێ پارەی زۆر پیاکەی خراپ نییە کەس شەرم نەکا لە دەوڵەمەنی ئەزان تۆ مەقسەد چێستە ئەوەی ژێش بەسەر تۆ یعنی کەس شەرم نەکا لە دەوڵەمەنی کەس شەرم نەکا لەوەی کە پێ عیب بە پارە پیاکەی بەڵام پارە بە ڕێگەی مەشروع پارە لەسەر ئەساسی خوانەخواستە سوکایەتی بە مقەسەدساتی خۆنا سوکاتی وڵاتەکەی خۆنا لەسەر ئەساسی جاشایەتی وڵات فرۆشینە لەسەر ئەساسی زەرگاندن بە چواردەورەکەونا لەسەر ئەساسی زەرگاندن بە هەندێک بنەمای ئەخلاقی و بنەمای کۆمەڵاتی کە لەم وڵاتەیە هەیە نا هەموو ئەوانە دەست خۆش منیش لەگەڵیان بەڵام من حەزەکەم بە قوترین اقتصادمانە بێ حەزەکەم هەمومان دەوڵەمەند بین من بەردەوام ملاحەزەیەکەیە بە برادرانی ئەڵێم بۆ کە خەڵک باسی فەرقی جیاوازی چینایەتیەکە ئەوەی ئەمە فەقیر ئەمە دەوڵەمەنە بۆ هەمیشە حەزەکەین هەچی دەوڵەمەنە خۆ بکرێ بە سەریا بێنە خوارەوە بۆ ئەمە نەخێنە عەقڵی خەڵکەوە با فەقیرەکان چۆن دەوڵەمەندکەین ئەم وڵاتەمان ئەوەی پارە تایە ئەو نەمان سەروەرد هەیە ئەتوانین هەموو خەڵکێکمان خۆش بژین لایەنی کەم هەروەکو هەندێک وڵاتانی کەنداو هەر لایەنی کەم کە بە شەرتی ئەوان بەزنەوتەکان هەیە سەحرایەکیان هەیە ئێمە شاخمان هەیە زراعەمان هەیە یەکدنیا کامزای ژێر ئەرزمان هەیە شوێنەکەمان ڕەنە شوێنێکی باشتر بێ کەوتونەتە بێنی چەندێک وڵاتەوە بۆ ئێمە ناتوانین وەکو لەوان خۆشتریش بژین لەبەر ئەوە مۆزوعی بزنسەکەی پێم باشە
هەموو کەسێبی خاتەمێشیەوە کە پارە پیاکردن لە بزنسان مهمە منەوێ ئەم گەنجانە دەوڵەمەند بن ببنە ساحب پارە لەبەرەوە بۆیە پیانەڵەمەڵم تۆ چەنە پیاکە پرۆژەکە و ئەیگناگرێکی تر بێت کە کەم دەرامەتە یاخوانە خواستەوەسعێکی هەبێ ڕەنگە قسەیەکی ترم هەبێ شتێکی ترم هەیە بۆ مەجای خوێندن قسەیەکی ترم هەیە ئێوە هەمووتان شایەتیەوەن کە من پارە زەرە دەکەم ژیانی خۆمی خەریک بووە لەسەردانە لەبەروی دەحمی پرۆژەیەکی میدیایەکەم حەزەکەم خەڵک هەندێک بنەمایتر هەبێ باوەڕی پێبێ هەموو ئەوانە و لەگەڵام بەس لەم بەرنامەیانە ئەمێ گەنجەکانمان بن بە خاوەن ئیرادە و خاوەن پارە با ئیستا چنە لای بەشداربوویەکی تر ئەویش دڵکەش خالیت پشتی ئەشیام ڕکابەریدا گەل پێنجی دوو کەسایەتی خودم پرۆژەی شیام ڕەزامەندیە لیژنایی بدەست بە بینم ئامادەکاری من پرۆژەیدا شیام بۆ چوونت گەلێکە کەسایەتیت ناودارۆکی بوارێ ئابووریەدا و زانکۆیەدا و هەمی بوارەدا من دیفچوون کرد و ڕەزامەندی و ڕاوشکردن و خواندنێک بۆ vê پرۆژێ بە شێوەیەکی توخمە و بە شێوەیەکی ڕێکوپێک ئەشیام گەهمە دەرەنجامەکە باش دەبێ کاریدا. من ئامادەکاری کرد پشتی کاکە ئامان دوێ ڕەخنێدا ئاراستەی من کردی و بۆهای ئەو کارگە و تێچووناوی بە شێوەیەکی ڕاستەخۆ ناڕاستەخۆ بەێ من دیفچۆن کرد سەر وێ باریدا و بە بڕێکە ئۆنلاین و سێرچ و پەیوەندیت تەلەفۆنی مل دەربەکردن بۆ بگەهمە ئەنجامەکەی و تێچووناوی چەند دێتێت و چەند تەکلیفای سەرمەت ڕاستی. کاک دڵکەش تۆ حسابی ئەوەت کردووە کە ئەم بەرهەمەی تۆ ئەگەر بیکەیت چەند ئەکەوێ و منافسەکانە بەچەنە؟ بەڵێ منافەسەکانم ئێستا لە سوێک بە هەرزانترین ئەوەی بە 1600 ئەمن ئەوەی پێشێش یەکەم بە 1000 ڕوبێ دەی بە مناو دوکانەکەی بووی ئەی چەندی تێچێت؟ ئەوەی نووسیمە 885 دینار بە هەموو تەکالیفەوە. معاملەکەیشە تقریبا حساب کردووە 900,000 دلار وانە؟ بەڵێ بە کاملیەوە هەمووی بە بینا و بە کڕینی ئامێر و بە هەموو مەسروفاتەکان. ئەو چپسانی کە لە بازار هەیە و پەتاتە بەچوانی کە لە بازارە هەیە نازانی فەرقی دانێ لە گەڵدانێکی ترا چییە؟ بەڵێشت هەیە بە 5,000 هەیە بە 1500 بەڵێ ئەوە حەسە بە وەزنەکانیتی وەزن هەیە وەزنیە جگە لە وەزن نەوعی پەتاتەکە دەوری نبینە دەور نبینە دەوری چۆن جۆری پەتاتەکە جۆری ئامادەکردنەکەی جۆری ئامادەکرد سێ نوع پەتاتەیە تەبان بەسی سوورەکە نابێ ئەوەی زەرەکە و سپیەکەی ئەبێت ئەو کارگە درستی کەین کۆ تامان هەر لەسەر بیرۆکەی پەتاتە ئێستا چپسێکی زۆر دیار هەیە لە عالەمە کە فریتۆلەیە یعنی دوو شەریکن کاتی خۆیەکی گرتووە یەکێکیان هەتاڵن لە تەکساس بوون کاتی خۆی یەکەم جار کە ئەو کەسەی کە پەتاتەی هەبووە و کردوێتی بە چپس دروستی کردووە ڕۆژی $2 قازانج کردووە ئێستا سەرمایی کۆمپانەکەی بای 28 ملیارد دلارە بە تەنها لە ساڵی 2009دا بای $1 ملیارد چپسیان فرۆشتۆ لە عالەمە جا پێشم بگەڕم لای تۆ راپۆرتێکمان ئامادە کردووە حەزکەمێ وژگەتان لێبێ دواترەگەڕنەوە بەلایەوە فریتۆلەی ئەفسانەی چپس ساڵی 1930 هێرمانلەی لە ویلایەتی کارۆلینای باکوور چپسی پەتاتەی دروست دەکرد و بە سیارەکەی خۆی لە بازار ئەیفرۆشت دوای سەرکەوتنی ئیشەکەی لە ساڵی 1934دا کەسێکی لەگەڵ خۆی دامەزران لە ساڵی 1930دا بزنسەکەی گەورە بوو 25 کەسی تعین کرد و
لە ویلایەتی تێنسی کۆمپانیایەکی دامەزران. لالایەکی ترە و لە ساڵی 1932دا کابرایەکی تر بە ناوی چارلز دۆڵین لە ویلایەتی کەنساس دوکانێکی بچووکی چپسی بە ناوی فریتۆ دانابوو و ڕۆژانە $2 قازانج دەکرد. ئیشەکەی فریتۆ لە ساڵی 1933دا بەرەو باشی چوو تا لە ساڵی 1937دا بوو بە کۆمپانیا. دوای گەورەبوونی ئیشەکەی فریتۆ لە باشووری خۆرئاوە و سەرکەوتنی ئیشەکەی هێرمان لەی لە خۆرهەڵات ساڵی 1961 فریتۆ لەی پێکەوە دەمج بوون و لە تەکساس گەورەترین کۆمپانیای چپسیان دروست کرد بە سەرمای $127 ملیۆن. ئەمڕۆ دوای 55 ساڵ لە دروستبوونی فریتۆلەی و دوای 85 ساڵ لە فرۆشتنی یەکەم زەرفی چپس بودجەی کۆمپانیای فریتۆلەی $28 ملیار و 200 ملیۆن. فریتۆلەی بە چپسەکانی جۆری لیس، چیتۆس، فانیان، دۆریتۆس، تۆرتیتۆس، فریتۆس لە 140 بازاڕی چپسی ئەمریکا و لە 130 بازاڕی جیهانی داگیر کردووە. بەمەش گەورەترین کۆمپانیای چپسە لە جیهاندا. تەنها لە 2009دا بای $1 ملیار فرۆشتووە. گەورەترین کارگەی فریتۆلەی لە جۆرجیایە. ڕۆژی 9 ملیۆن تۆن پەتاتە و 45,000 تۆن گەنمەشامی سەرف دەکات. نهێنی سەرکەوتنی فریتۆلەی ئەوەیە کە خۆی کێڵگەی پەتاتەی هەیە. باشترین جۆری پەتاتە وەک ڕەنگ و شکلی گونجاو بە دەستکاری جینی بەرهەم دەهێنێت. هەموو کێڵگەیەک 105 تا 110 ڕۆژی دەوێت بۆ ڕواندن و پێگەشتنی پەتاتەکەی. هەروەها خۆشیان کێڵگەی گەنمەشامیان هەیە. ئەمڕۆ فریتۆلەی کۆمەڵێک لقی گەورەی هەیە لە جیهاندا بە کێڵگە و کارگەوە. سەرباری ئەمریکا، لە باشووری ئەمریکا، لە بەرازیل، لە ئەوروپا، لە بەریتانیا، لە ئاسیا، لە هندستان، لە خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا، لە سعودیا خاوەنی لق و کارگەیە. لە بازاڕی هەرێمیشدا بەرهەمەکانی فریتۆلەی زۆرترین فرۆش و داواکاریان لەسرە. بەڵام کاک شاسوار ئەوە پرۆژەکەی من نییە، ئەوە جپسە. ئەزام من هەر ئەو تۆ پەتاتی بەستۆ کە خەڵک خۆی لە ماڵەوە سووریەکاتەوە. ئەو هەروەکو نمونەیە بۆم هێنایتەوە کە نمونەیە چۆن کارگەیەک زەلامێ لە ڕۆژی $2 و پارە پێیاکە ئیستا بودجەی ساڵێکی 28 ملیار دۆلارە. منۆکو فکرێکی بزنس حەزم کرد بینەران و ئامادەبوانش ببینن بۆ ئەوەی کە هەموو کەسێ باوەڕی بەخۆی هەبێ کە هەموو ئیشەوەکوی سەباسمان کرد لە بچووکیەوە دەست پێەکە، بەڵام ئەگەری زۆرە بێ بە ئیشێکی زۆر گەورە. تۆ ئازار نەبێ لەبەری ئەمە بۆ ئامادە کردم هیچ ملاحەزەیەکی وان من نییە. من نایت بەس ئەوە بۆ حەڵقەی داهاتوو بۆ زنجیری داهاتوو ئەگەر بتوانی یەک-دوو نوع چپسمان بۆ بێنیت باشە بڵێن پەتاتە ببورە نمونەکەمان بەڵێ بۆ بێنی نمونەی حی 4-5 نوعان بۆ بێنین لەگەڵ سعرە جیاوازەکانیە و ئەوەی تۆ پێم بڵێ چی جیاوازە بێ لەوان و هەروەها قسە لەگەڵ هەندێک شوێنە بکە بزانە ئایا ئەگەر تۆ معاملێکت هەبێ پەتاتی بەستوو ئینتاج بکەی ئەوان ئامادەن لێت بکڕن ناوی ئەو شوێنانەمان بەرێک کە ئامادەن لێ بکڕن و بۆچی لە توی ئەکڕن بۆ لە شوێنێکی ناکەن لە کۆمپانیایکی تر. دەست خۆت بێ. سپاس کەم. پرۆژەیەکی بەرهمێنانی پەتاتەی بەستوو پێویستی بە سەرمای نزیکەی $150,000 هەیە. کارگەی بەرهمێنانی پەتاتەی بەستوش نزیکەی $50,000 تێدەچێت و کارگەکەش لە چەند بەشێک پێکدێت کە ئەم ئامێرانە لە خۆ دەکرێت. ئامێری شوردنەوە و پاکردن، ئامێری جنین، پاکردنەوە لە تۆزی پەتاتە، ئامێری سوورکردنەوە، ئامێری وشکردنەوە لە ڕۆنی پەتاتەکە، بەستووکردن و کیسەکردن. ئەگەر کارگەکە ساڵانە 20,000 تەن پەتاتەی بەستوو بەرهەمهێنێت، ئەوە کارگەکە ساڵانە $10 ملیۆن قازانج دەکات. کارگەیەکی هەڵشیەوە پێویستی بە 19 کارمەند دەبێت کە هەفتانە 40 کاتژمێر کار بکەن. یەکێکی تر لە کەسایەتیەکان کامانەوێت بە ئێوەی بناسێنین ئەویش جاکمە.
ئێستاش دەچنە لای بەشداربوویەکی تر بەهرام ئەحمەد. کاندید بوونم بۆ کورسیشین هەستێکی خۆشی بۆ من دروست کرد دیارش ئەمە شتێکی طبیعیە وەختێک کە ئینسان بەرهەمی چالاکی و هەنگاوەکانی ژیانی خۆی دەبینێت ئەو وەختی بۆ یان ئەو دەرفەتەی بۆ دەڕەخسێت کە تیایدا توانا و بەهرەکانی خۆی تاقیب بکاتەوە. وەک ئامادەکاریش بۆ قۆناغی کورسیشین من جگەلەوەی کە هەڵستاوم بە ئەنجامدانی کۆمەڵێک ڕاوێژ بە خەڵکی پسپۆر و خەڵکی هاوپیشە و من هەوڵم داوە دەرەنجامەکانی ئەم توێژینەوەیە لە شێوەی پرۆپۆزەڵێک پێشکەشی لیژنەی دادوەری بکەم بە ئومێدی ئەوەی کە بتوانم متمانەی بەڕێزیان بەدەست بێنم. ئەمە دوا بەشداربووی زنجیری ئەمڕۆمانە کە شەشم بەشدار بووە لە زنجیری داهاتوودا شەش بەشداربووەکەی تریش وەردەگرین تاوان کاکبەران پرۆژەی هەنەڵانی هەیە هەنگوین ڕۆژەکەی من بە چەند قۆناغ تێدەپەڕێ بۆ قۆناغی دووەم من هەستان بە هەم ئەنجامدانی توێژینەوەیەک و بە تەقییمکردن و دیراسەکردنی بازار کە من ئەگەر هەنگوین بەرهەم بێنم لە بازار چۆن بتوانم سەرکەوتوم و ساغی بکەمەوە بۆم مەبەستە من بە چەند خاڵی گەیشتم یەک لەوانە لە تازەترین خەمڵاندن و کە بۆ ئینتاجی هەنگوینی ساڵی 2016 کراوە 900 تا 950 تۆن خەمڕێنراوە واتە 950,000 کیلۆ. ئەگەر ئەمە دابەشی سەردانیشتوانی تەنها هەرێم بکەین دەبینین 180 غرام بۆ 90 غرامیان بەرەکەوێ یعنی هەر کەسێک لە کاتێکدا ئەگەر ئێمە هەرچەندە لە کوردستان داتایەکی دقیقمان نییە لەبارەی ئەوەی کە بزانین هەر کەسێک چەند هەنگوین بەکاردێنێ لە ماوەی ساڵێکدا بەڵام ئەگەر تەماشای وڵاتانی تورکیا و ئەڵمانیا یان یابان و ئەمریکا بکەین دەبینین لە تورکیا بۆ ساڵێک هەر کەسێک نزیکەی 1100 غرام هەنگوین بەکاردێنێ ئەمە بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی فاو و لە ئەڵمانیا 970 غرام بەکاردێنێ و لە یابان و ئەمریکا هەر کەسێک لە ماوەی ساڵێکدا 900 غرام بەکاری دێنێ کەواتە بەرهەمی هەنگوین لە هەرێمی کوردستان بەپێی ئەم نەزەریە بێت یعنی کورتهێنانی تێدایە واتە بەرهەمی هەنگوین کە ئێمە بەرهەمی دێنین بەشی بازاڕی ئێستای هەرێمی کوردستان ناکە ئەمەش وای کردووە کە هەنگوین لە دەرەوەش هاوردە بکرێت چونکە بە حکمی دوو فاکتەر یەکەمیان بەرهەمی خۆمان کەمە ئەمەش وای کردووە کە سعری بەرز بێ کە سعری بەرز بوو کەمیش بوو هەنگوینی ئێرانی و تورکی و سعودی و حتا ئەڵمانی و سینی شاوردەی کوردستانە کرێت ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم هەنگەوانان لە هەرێمی کوردستان ینی ئیشکاریەتێکی زۆر گەورەیان هەیە ویش بریتە لەوەی پرۆسەی بە بازارکردنی هەنگوینیان زۆر زەحمەتە ینی لە لای خۆیان ئینتاجەکەن و لایەکیش خۆیان ئەرکی بازارکردنیەکێشن ئەمەش ینی عرقەلەی دروست کردووە لە بەردەم ئینتاجی یان بابڕێم زیاترکردنی بەرهەمی هەنگوین لە هەرێمی کوردستان و خاڵێکی تر کە من پێگەیشتم ئەوەیە کە هاوڵاتیان هەرێمی کوردستان تاکو ئێستا هوشیاریەکی تەندروستی باشیان نییە دەربارەی بەکارهێنانی هەنگوین چونکە معلومی جەنابتانە هەنگوین کۆمەڵێک سوودی تەندروستی هەیە هەم لەوەی کە ئینسان بپارێزێ لە کۆمەڵێک نەخۆشی مەترسی و هەمە ببێتە هۆی چارەسەرکردنی کۆمەڵێک نەخۆشی تر اینجا لەژێر ڕۆشنایی ئەم خاڵانە من قۆناغی دووەمی پرۆژەکەم داڕشتۆیش بریتە لەوەی کە ئێمە هەم ئینتاجەکە زیاتر بکەین بۆ ئەوەی بتوانین پێداویستەکانی بازار پڕ بکەینەوە و هەمیش ئوکاڵەی کارەکە تەنها بۆ خۆمان نێبێ بەڵکو بتوانین ڕێژەیەکی زۆر لە خەڵکی سوود لەم پرۆژەیە وەربگرێت بۆ مەبەستە ئێمە لە قۆناغی دووەم دەتوانین نەک تەنها وەکو دەڵێ هەنگوینی ئینتاج بکەین بەڵکو ئێمە هەوڵ دەین پورەی هەنگمان وەکو دەڵێ هەنگیش ئینتاج بکەین و پورەی هەنگی زیاترمان هەبێ لەو سمپڵی کە لەم پرۆپۆزەڵەدا پێشکەشی جەنابتانم کردووە تێدا دیاری کراوە ئێمە لە هەنگاوی دووەمدا
دەستەکەین بە ئینتاجکردنی پورەی هەنگ و ئەم پورە هەنگانە بە پێی گرێبەستێکی تایبەت دابەشەکەینەوە بەسەر ئەو خەڵکانی کە ئارەزومەندن لە پرۆسەی بەرهەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستان واتە بەپێی عەقدێکی دیاریکراو ئێمە ئەو هەنگانیان پێفرۆشینەوە و هەروەها لە کۆتایی وەرزی بەرهەمهێنانی هەنگوینیش هەنگوینەکەیان لێوەرەگرینەوە چونکە کاک شاسوار یعنی کۆمپانیایەک بە تەنها ناتوانێت بای ئەوەندە ئینتاجی هەنگوینی سروشتی دەڵێم من ئەوە ناڵێم کە دەرەجە دووسێ ئەو هەنگوینەی کە کوالیتێکی بەرزی هەبێ بە تەنها کۆمپانیایەک بۆ خۆی ناتوانێت ڕێژەی ئەو هەنگەڵانانە بە شێوەیەکی وا دابمەزرێنێت کە بەشی بازاری خۆی بکات تۆ ئەتوانی ئازەنەوێشتێکم بۆ بکەی بۆ حەڵقەی داهاتوو بۆی من ئەمە دراسە بکەین هەرسێکمان یەکەم پێم بڵێ تێچوونی بیدات پاری بیداتمان چەند پێویستە ئەزان بەڵێ دواهیش بەس ئەو دوانم بەجا بە دوو ڕقم پێ بڵێ دواهیش خەرجی ڕۆژانەمان چەنە ڕۆژانەیە بڵێ مانانە هەموو مانە مەسەرفی ڕۆژانەمان لەبەر ئەوەی کاک شاسوار عەفوم بکە یعنی ئەمە وەرزی نییە با بڵێن ساڵی ئینتاجی هەیە واتە ماوەی ساڵێک تۆ خەریکەوە بی کە پرۆسەی بەرهەمهێنانەکە ئەنجام بدێ ئەبێت تێچووەکان ساڵانە دیاری بکەین باش فەرقی نییە فەرقی نییە مشکل نییە ئێستاش یەکێ لە بەشداربووان پرسیارێکی هەیەش کاک هاوڕێ سڵاو لە ئێوە و لە بینەرانیش دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم سەرچاو کە بەڕاستی فکرەیەکی جوانە بەڵام هیوادارم ئامانجی خۆی بپێکیان بەرنامەیانی تەنها ناو نەبێ دواتر کاری بۆ بکرێت لە دوای بەرنامەکە و دوای دەرچوونی ئەو خاوەن پرۆژەیە و بەدەستێنایی پلەی یەکەم و شتێکی تر کە تۆ فەرمووت سێ بەشدار بۆ ئەمێنێتەوە لە کۆتاییە یعنی ئەو دوو بەشداربووی کە گەیشتونتە ئەو قۆناغە هەنگاوی جدیان ناوە بۆ گەیشتن بێ لەبەرەوە پێویستە کە ئەوانیش قەرەبوویەک بکرێنەوە بۆ یەک کەس نەبێ بۆ زانیاری بەڕێزت ئەم بەرنامە شەشەم ئێمە لە بەرنامەی پێشوە لە بەرنامەی پێنجام بەس دەبەرەوەی کاتی تۆمارکردنەکەی جیاواز لە جەنابتان نەتان بینیوە ئێمە چەند کەسێک تریش هەم لە بەرنامەکە چوونەتە دەرەوە بەڵام هاوکاریمان کردوون و لە بەرنامەکانی داهاتووە هەموو مقابلە لەگەڵ ئەو بەشداربووانەکەێتەوە لەوەی 52 کەسەکە کە چوونەتە دەرەوە سەرباریەوەی کە دەریش نەچوون هەر هاوکاریمان کردوون بێگومان من ئاگام لە بەشێکی زۆری بەشداربووەکانەکرێ ئەبێت ئەوەی بەپی توانای خۆمەگەر دەریش نەچن هەر هاوکاریانەکەم بەڵام یەک کەس هەیە کە لە کۆتاییدا ئیشەکەی دەبێتە ئیشێکی گەورە ئەوانەی تر بەپی توانە هاوکاریانەکرێت مناری عەبدوڵڵاه خوێندکاری سامکەمریشی بەشی بزنس هەمازان ئەو بەشداربووانە کە هەڵ پرۆژێکتەکان هەڵبژێردرەوە هەموو لەسەر بڕای جەنابتان بووە کە خۆمازانین لێژنەکە سێ ئەندامە بۆ نایکەنە دەنگدان لە بین یەکتریە دوو بەیەک هەڵبژێردری باشتر نییە کە لەوەی جەنابتان بە تاگلایانە بڕیارەکانە دەن و بەشداربووەکانە هەڵبژێردریەکەم زۆر دیکتاتۆرم دەست خۆش ناسەما دەکرێت سەرجاوێەوە ئەوە لەگەڵ کاردۆست و ئامانجار پێشی باسمان کرد لە بەرنامەکانی تشا ڕوونمان کردەوە شێوازی ئەم بەرنامەی ئەوەیە کە من پشتیوانی دارایی ئەو پرۆژانی ئەوانەکە من پارەکە ئەدەم ئەبێ من قەناعەتم پێی بێ ئیسا مەسەن تۆ ناتوانی لە بری من بڕیاری پرۆژێ بێ زانی بۆ لەبرێگە سبێنێ ئامانج پرۆژەی هەڵبژار یا ئەو دوانە بە دوودان پرۆژێکیان هەڵبژار ئێگە زەریری کرد من چ بکەم لەوە مەگە پارکە لەمان سنمەوە ئەو کاتش خەڵک گاڵتەم نەکاڵەوە پرۆژێکیان هەڵبژاردووە هیچ قازانجێکی نەکردووە ئەمان ڕاوێژکاری یان پێەکەم هاوکار من شت ئامادەکەن پێش بەرنامەکە قساکەین دوای بەرنامەکە قساکەین بەڵام ئەمانیش وەکو بەشداربووەکان کە دیفاع لە یەکیەکە نەبێ قەناعەتم پێ بکەن کە و فڵان کەس بەقوتە و ئێمە شکر تقریبا تا ئێستا لە زۆربەی حاڵەتەکانە متفقین لەسەروی کە چ پرۆژێ باشە چ پرۆژێ باش نییە لە کۆتاییشە من بڕیار ئێم چونکە من ئەبێ قەناعەت بکەم کە پارە لەم پرۆژەیە سەر بکەم ئەگەر مەسەن لە هەندێک بەرنامەی تر هەیە لە ئەوروپاوانە 5 کەسن 5 سەرمایهدارن منافەسە ئەکەن ئەمیانەڵێ مەسەن بۆ ئەو پرۆژەی خێڵانخانیە هەست پرۆژەیەکی تر بێ ئەمەڵێ من 20,000 دلار ئێمێ بە زۆرە لە 150 ئیشەکەم بەرێ دانیتیانڵێ نەخێر وەرە من ئیشەکە بۆ گەوراکەم 2 ملیۆن دلار ئێمێ بەس با لە 120 تۆ بێ خەن بە منافەسە لە بینی خۆیان بەس لە بەرنامەکە ئێمە لە بەروی بەس بە تەنها من پشتیوانی دارایەکەم بۆیە من بڕیارێم سپاس کاکمانان لەبەروی تۆ جەناب پرۆژەیەکە حاضر کردووە من بەڕاستی خۆم تێبینیم نییە هەتا ئەوە نەخوێنمەوە
و بۆ هەموو برادرانی تر ئەم شەشەی ئەمڕۆ هەندێکتان هیچتان نەبوو لەبەرەوە پرسیارمە کرد هەندێکتان پرۆژەتان هەیە دوای ئەی خوێنمەوە بۆ شە بڕیار ناین لە حەڵقەی داهاتوە بڕیارین نازانم کاردۆست یەک شتی بەسیتم بوو تجارە حەقیەوە امروز حقی جاری پیشوا که تو پی مانا بود چون دوست جاری یعنی نه اوکی دام قصه کم کن نه يلا هو بشر كاك بهرام من پرسیارەکەی من ئەوەیە تۆ ئەم پرۆژەی کە ئەگەر سەرکەوتوو بێتە بچیتە بازار و ئەوانەوە ئەکی بە براندێکی خۆدیان پلانەکە دوایە بە هەموو بازار و بە هەموو مارکێتەکانە بڵاویکەیتەوە یعنی وەکو چۆنە لەی لە مۆڵەکانە لە شوێنێکە دوکانێک هەیە خاص بۆ خۆ دەمە براندی توەیە کەس دەتوانێت بێت بەس لەم شوێنی تۆ بەهێمەتۆ طبعا ئەوە من جوابیەمەوە ئەگەر تۆ ڕازی بی لەسەر ئەو هینی من ئەگەر من بم ئەیکەم بە براندێکی خۆم من هەموو جارە باسیەکەم مهمترین شت لەم وڵاتە ئەوەیە کە خەڵک تایسە مارکەی دروست نەکردووە ئێمە زۆر مهمە مارکە دروستکەین ڕکلامێکی زۆری بۆ بکەین دوای هەموو خەڵگەی ناسێ ئەڵێ فلان شت ئێستا زۆرێکی تر لەو مارکانەی کە ئەیکڕین مەسەرەن معجونێکی دان کە ئیناسین یا خواردنێک یا برنجێ هیوەیە کە ڕکلامی زۆر بۆکەن دوای لە بازارە زۆرە فرۆشێ یەکێک لەو پرۆژانە کە پرۆژی بۆ نمونە جلوبەرگە پاشنە یعنی ئێمە ئەتوانین بە هەمان شێوە یا هەموو پرۆژەکانی ئێوە بە هەمان شێوە بیری لێ بکەینەوە کە چۆن بیکەین بە براندێکی ناسراو حتا ڕێستورانتەکە حتا ئەوەی پەنچەرچی و ڕۆنگۆرەکە ئەگەر ئێمە پشتیوانیم پرۆژێ بکەین ئەیکەین بە براندێ وای ئەناسێنین کە زۆرینەی خەڵک بچێ بۆ لای ئەو لەبەروی بەشێکی زۆری بزنسی کوردستان بەداخەوە باوەڕیان بە ڕکلام نییە ئەفم کە کاک شاسوەر لە بەرنامەی پێشتر من باسی ئەوم کرد کە ئێمە لە کوردستان هەنگوینێکمان هەیە پاریتەکەی زۆر بەرزە و خۆشم من ئاگادارم هەنگوینی ئێمە ڕوا بۆ باشووری عێراق و لەوێ بە ناوێکی تر ڕەوانەی دووبەی ئەکرێ کەواتە ئێمە کوالیتێکی زۆر باشمان هەیە بەستاکو ئێستا مارکێکی تایبەت بەم هەنگوینەمان نیە کەواتە ئەساسی ئەم مەشروع ئەوێ بەڕاستی بۆ بینەران ڕوون بکەیتەوە چۆن بزانین هەنگوینێ ئەسڵیە کاک شاسوار تڕوقی ئەوەی پێدەڵێن فەحسی شعبی زۆرە بەڵام بەڕاستی من باوەڕم پێی نییە چونکە من ئەزانم ئەو فەحسانەش یعنی کو دەڵێ وەسیلەی دیفاعیان بەرامبەردانراوە بۆ نمونە بەستن ئەو لە ناو فرێزەریدانەی و نەری دەبەستی ئێستا فێڵی واهەیە نایبەستی نەک سەعاتێک 10 ساڵ لە ناویدانی من ناسمە تەفاصیل دژە بەستنیان دژە بەستنی تێدایە ینی هەموو شتەکانی بۆیە من دەڵێم تاقیگا بۆی شتەکە بۆی شتەکە مەجای وی تێدا نەمینی من دەڵێم مەجای سوێن خواردنی تێدا نەمینی بڵێم ئەسلی و بڕێ ئەسلی لەبارەی ئەوەی کە نرخی ئێستای ئەو هەنگوینە ئەگەر ئەو پرۆژە سەر بگرێ ئەمە $7 لە هەر کیلۆیەک دەینی نەخوار بەڵێ دەستەکانە خۆش بێ زۆر سوپاس شەڵا لە خەڵقەی داهاتوو مناقەشەیەکەن پرۆژەی دروستکردنی هەنگەڵان بۆ بەخێوکردنی هەنگ و بەرهەمێنانی هەنگوین پرۆژەیەکی گرنگ و واقعیە لە هەرێمی کوردستان ئەمەش بەهۆی ئەوەی ژینگەی هەرێمی کوردستان لەبارە بۆ پرۆژەیەکی لەو شێوەیە بۆ دەستپێکی پرۆژەکە لە ساڵ یەکەمدا پێویستە $600,000 تەرخان بکرێت هەروەها پێشبینی دەکرێت لە ساڵ یەکەمدا قازانجی نزیکەی $370,000 بێت بەرهەمی هەنگوین لە تەواوی هەرێمی کوردستان لە ساڵی 2016دا 950 تۆن بووە ئەم بەرهەمەش بڕێکی کەمە و لە بازاردا خواستێکی زیاتری لەسرە بۆ هۆیشەوە ساڵانە بڕێکی زۆر بەرهەمی هەنگوین لە دەرەوە هاوردە دەکرێت کە بەشێک لەو هەنگوینەش کوالەتی باش نییە لەو پرۆژەی پێشەش کراوە وا دەردەکەوێت ئامانج لە پرۆژەکە تەنها بەرهەمێنانی هەنگوین نەبێت بەڵکو لە داهاتوودا بەرهەمی هەنگەوانی تریش لە پرۆژەکەدا ساغ بکرێتەوە بەو شێوەیە بواری هەنگەڵان بە شێوەیەکی گشتی گەشە دەسێنێت دروستکردنی کۆمپانیایەکی گەورەی هەنگەڵان هۆکارێک دەبێت بۆ ڕێخستنی بەخێوکردنی هەنگ و بەرهەمێنانی هەنگوین لە هەرێمی کوردستان ئەو کۆمپانیایە لە ڕێگەی مارکێتین بۆ بەرهەمی هەنگوین داهاتوێکی باشتر بۆ بەخێوکردنی هەنگ و بەرهەمێنانی هەنگوین بەدی دەهێنێت شەڵا لە بەرنامەی داهاتوودا 6 پرۆژەی تر وەرەگرینەوە ئەو 6 پرۆژەی تریش گوێی لێگرین بەو شێوەیە بەرنامەکان بەردەوام تا زنجیری کۆتایی کە تەنها 3 پرۆژەمێنێتەوە لە کۆتاییشدا پرۆژەیەک هەڵەبژێرێت بۆ هیوایی کە لەم بەرنامە توانی بێتوان هەم گوێمان لە بەشداربووەکان گرت بێ و هەم سوودێکمان پێگەیان بێتن و هەم ئامادەبووان و بینەرانیش ئیسفادەیەکیان لە بەرنامەکە کرد بێت
تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ